بەڵێ بینەرانی زێدازیزی کەناڵی کوردستان 24 و بەرنامەی کابینەی نوێم سڵاوتان لێبێت. ئەم شەو لەم بەرنمەیە کە ئەکاتە 12هەمین بەرنمەی کابینەی نۆیەم و کۆتا بەرنامەمان ئەبێت لە ئێستادا قسە لەسەر خەمی ژنانەکەین. دیارە لە دوای ڕاپەڕینەوە چەندین بەرنامە لەسەر خەمی ژنان کراوە، چەندین جار باس لە خەمی ژنان و ئافرەتان کراوە لە هەرێمی کوردستان، بەڵام کێشەکە لەوەدایە کە جار دوای جار خەمەکان قوڵتر دەبن، زیاتر دەبن و بە شێوەیەک لە شێوەکان هەستەکرێت کە چارەسەری خەمەکانیان، کێشەکانیان، ئاستەنگەکانی بەردەم دەرکەوتن و سەرکەوتن و کارکردنیان زیاتر و زیاتر دەبێت. هۆکارەکان زۆرن، من ئێستا باسی ناکەم چونکە ئەم شەو بە بەرنمەیەکی تەواو خانمانە هەموو ئەوانەی لێرە حزوریان هەیە و ئەرکیان کێشاوە، کۆمەڵێک ژنن حزوریان هەیە لێرە. مەبەستمە بزانم ئەم خەمە بۆ چارەسەر نابێت، هۆکارەکان چینایە حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەری ئەم دۆخەی پێ ناکرێت، کێشە لە یاساکانە، یاساکانمان بێعیبن و کێشە لە جێبەجێکردنیانە، ڕێکخراوەکانی کۆمەڵگەی ژنان و ئافرەتان و نازانم ناوی زۆریان هەیە، ئەمە یەکێتی ژنانە، ئەمە یەکێتی ئافرەتانە، ئەمە خوشکانە، ئەمە کچانە، ئەنجومەنی باڵای خانمانە، جگەر لە گروپی بچکۆلە و شتی دیکەش، بەڵام کێشەکە لەوەیە کە بۆچی خەمەکە چارەسەر نابێ. هەموو ساڵێک لە مانگی 11 و 12 سەیرەکەی ینی چالاکی سەیر و نازانم لەسەر جادە لە ڕێگە و بانەکان شتی زۆر ئەکرێ، بەڵام ئەوەی سەیرە ئەوەیە بۆ ئەم خەمە چارەسەر نابێت. ئەوترێت کۆنفرانس سەکرێت، قسەکە لەسەرەوەیە زۆر کەسڕایان وایە کە خەمی ژنان بە کۆنفرانس چارەسەر نابێت، چونکە ئەگەر لە سنتەری شارەکان خانمانمان هەندێک بڵین قورساییان لەسەر کەمتر بێ، ئەوە لە گوندەکانمان لە شوێنە دوورە دەستەکانمان ڕەنگە ئەوانەی کە لە بواری ژنانی شەکەن بە دەگمەن بزانن یاخود زۆر کەم بزانن خەمی ژنان و ئافرەتان لەوێ چییە، چونکە هێشتا لە هەندێک جێگا ئەوەی باسەکرێت ینی بەشودان هەیە بە بنەتۆ، ڕەنگەیەوە ئێستا بڵێن بنەتۆ چییە، گەورە بە بچووک هەیە، لە شوێنی خوێن کچان بەشوو ئەدرێن، ئەوە واز لەوەش بێنە چەندینیان لە خواردتەمەنی 18 ساڵیەوە بە زۆر بەشوو ئەدرێن. من زیاتر ناڵێم، خەمەکان ئێجگار زۆرن، نەم شەو کۆمەڵێک میوانم هەیە لێرە لە ستۆدیۆی ناوەند لە هەولێر و لە شاری سلێمانی و لە شاری دهۆک. میوانەکانی ئێرەم ئەوانەی لە دەستە ڕاستی من دانیشتون سێ خاتونن، هەرێک لە بەڕێزان خاتوو تەرزەجاف کە بڵین چالاک وانە نووسەرە و بەرپرسی بڵین یەکەی یەکسانی جێندەریە لە وەزارەتی پەروەردە کە ئیشمان بم بابەتە ئەبێ ئەم شەو لە ناو بەرنامەکە سەرچاوەکانم ماتن، هەروەها خاتوو ئەمەل جەلال ئەندامی ئەنجومەنی باڵای کاروباری خانمان بەخێربێن سەرسەر و سەرچاوم، هەروەها خاتوو تریفەت دۆسکی چالاکی بواری مافەکانی ژنان و شاعیرە، ئێوەش بەخێربێن سەرچاوم، لە دەستە چەپی منیش کۆمەڵێک خانم دانیشتون، ئێوەش بەخێربێن، بێگومان حزوری ئێوە بەرنامەکە زۆر زۆر دەوڵەمەندتر ئەکات. منەم شەوە دەدەم کەمترین قسە بکەم، هەر ئێوە قسە لەسەر خەمەکان و چارەسەرەکان و ڕاستپاردەکان بکەن. لە سلێمانی شەوە دکتۆر بەسمە حەبیب کۆمیسیار لە کۆمیسیۆنی مافی مرۆڤی عێراقی لەگەڵمانە بێت، ئێوەش بەخێر بێن دکتۆر. و لە شاری دهۆکیشەوە خاتوو هەیفا دۆسکی چالاکی بواری مافەکانی ژنان لەگەڵمانە بێت، ئێوەش بەخێر بێن سەرسەر و سەرچاومان. تەرزە خان لە پرسیارێکی سادە بەڵام ینی وەکوتێ کێشە لەسەرەوە دەست پێەکەین، خەمی ژنان بۆ لە گەورەبووندایە وە کێشەی ژنان بۆ چارەسەر نابێت؟ سپاس دەکەم کاک یادگار. من پێم وایە گرفتەکانی ژنان ئاوێنەیەکی زۆر ڕوونە بۆ هەموو گرفتەکانی کۆمەڵگای کوردی کە هەیە. یەکەمیان ئەوەیە کە یاسا هەتا ئێستا نەیتوانیوە، پەروەردەش تا ئێستا نەیتوانیوە سنوورێک بۆ ئەو هەموو پێشێلکاریە دانێت کە بەرامبەر ئافرەتانەکرێ کە ئەوە بارێکی قورسی خستۆتە سەر وەزعی ژنەکان، کوشتنی ژنان و بەشودانی منداڵان و ئەم گرفتانە لاقەکردنی مناڵە بچکۆلە و گەورەکان و ئەمانە ئەوەندەی کە
ڕێکخراوەکانی ئافرەتان و ژنان و هەموو ڕێکخراوەکان و تەنانەت حکوومەتیش ئەوەنەی ئەوانە ئەبن بە بارێک و سەرقاڵیەک دروستەکەن تۆ ناتوانانی کار لەسەر داهاتوو بکەیت جگە لەوەی بەڕاستی یاسا و پەروەەردە ئەبێت بە تەواوەتی لە هەموو بوارەکانە نەک بەس لە بواری ئافرەتانە ئەبێت بە تەواوەتی دەستیان تونند بێ لەوەی کە بیانەوێت نەوەیەکی نوێ دروستکەن کە هەم لە پیاوەکانە پیاوی وا دروستکەن کە باوەڕی بە ئازادیەکانی مرۆڤ هەبێ و کچانی وەهاش دروستکەن کە باوەڕیان بە ئازادیەکان هەبێت و بزانن مانای ئازادی چیە. باشە لە دوای ڕاپەڕینەوە ینی قسە لەسەرەوە هەیە پارە بودجەدانراوە بۆم کێشەیە لە پەرلەمان یاسای بۆ پرۆژە یاسای بۆ داڕێژراوە کراوە بە یاسا بڵێن کرانەوەمان بەڕووی دەرەوەدا لە ئاستێکی باشدایە بەڵام بۆچی خەمەکە لە شوێنی خۆیدایە من پێم وایە لەبەرەوەی ئەو تەرکیزەی کە کراوەتە سەر ئافرەتان سەر ژنان کراوەتە سەر ژمارەیان ئێمە هەمیشە دڵی خۆمان بەوە خۆشەکەین کە هەر ئێستا ئەگەر باسی ژنان بکێڵێ ئەوە تا ئەوەندە وەزیر هەیە و ئەوەندە ئەندام پەرلەمان هەیە لە کاتێکا لە خوار وەزارەت و لە خوار پەرلەمانەوە تەنانەت لە وەزارەت و پەرلەمانەکانی شالەوانەیە لە ناو ئەندام پەرلەمانەکانی شالەوانەیە زۆر ژنی بەتوانە هەبێت لە هەموو حیزبەکانە و لە هەموو شتەکانە پشتگوێ بخرێن ئێمە چەند گرفتێکی زۆر گەورەمان هەیە یەکێکیان ئەو ژنانن کە لە ڕێی مێردیان یا باوکیان یا برایان لەبەرەوەی ژنی فلان و کچی فلان و خوشکی فلانن دائەنرێن لەوە خراپتریان ئەو ژنانن کە بەهۆی دۆستایەتی لە پشتەوە ئیشەکانیان ئەڕوا کە هەردووکیانە بن بە موسیبەت و ئەبن بە بار بەسەر ژنەکانەوە بەس بەناو ژنن بەڵام لە لەبەرەوەی بە بیرکردنەوە لە ژێر کاریگەری پیاوەکانان و ئەسڵەن هاتنە پێشەوەیان بە سروشتی نەهاتونەتە پێشەوە ژنانێکی بەتوانە خاوەن باوەڕنامە بەویست و حەزیان هەیە بۆ گۆڕانکاری بۆ ئەوەی کە ئیشی باش بکەن بۆ ژنەکانی تر ئەوانە پەراوێزەخرێن لەسەر حسابی ئەوانی تر زۆر سپاس دێمەوە خزمەتتان ئەمەل خان پەر لە کۆتا قسەکانی تەرزەخانەوە دەست پێ بکەین ینی ئەوترێت پێگەی ژنان یاخودبوونی ژنان و ئافرەتان لە پێگەی بەرپرسیاری لە بەشداری سیاسی لە ئەوەی کە پلەپۆستیان هەبێت بوونێکی شکلیە و نەیانتوانیوە کە بەڕاستی نوێنەرایەتی خانمان بکەن لە بڕیاردان و لە بیرکردنەوە دەستخۆش بۆ بەرنمەکە بەڵام بە بڕای من 90 دقیقا بۆ بەرنمەیەکە و هەموو میوانە ناتوانانی بە تەواوەتی قوڵ بیتەوە لە بابەتەکە لە ڕووی با بڵێن لە ڕووی ئێمە لای لێ بکەینەوە لە ڕووی بابەتەوە ئەکرێ بە سەرەداوێک باز لەو کێشانە بکەین کێشەکە لەوەیە کە قەزەی ژن بەسراوەتەوە بە دامەزراوەی تەنها کۆمەڵایەتی و بە دامەزراوەی ژنانەوە لە کاتێکە پرسی ژن و کێشەی ژن خواستی ژن پێویستەکانی ژن پێویستێکی فرەڕەهەندە تەواوی بابەتە کۆمەڵایەتی یاسایی سیاسی ئابووری فەرهەنگی و کەلتوری و پەروەردەیی و تەندروستی و هەموو بوارەکانی کۆمەلگاگرێتەوە وەلایەنێکی ترەوەیە کە پرسی ژن ئەبەسرێتەوە بە پرسێکی ژنانەوە واتە بابەتێکی زیاتر کۆمەڵایەتیە بەقەدەرەوەی بابەتێکی ڕەهەندێکی نیشتیمانی هەبێت کاتێک کە باز لە پرسی ژنەکەین ئەبێ باز لە پرسی دامەزراوەیەکی نیشتیمانیەکەین یان سوڵتەیەکی نیشتیمانی کە ئاستی بەرپرسیارەتی دامەزراوەکان یان ئاستی بەرپرسیارەتی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان و عێراق لە بەرامبەر ئەم پرسە واتە ئیرادەیەک هەیە لە ڕووی دروشمەوە لە ڕووی با بڵێن نووسینەوە قسەوە لە ڕووی پەیڕە و پرۆگرامی حزبەکانەوە لە ڕووی استراتیژیات و فەلسەفە و پلانینەوە بەڵام کەیتە سەر جێبەجێکردن و کەیتە سەر تەخسیساتی موازنەی ساڵانە و موازنەی مالی ئەبینی ڕوبەڕووی ئاستەنگێکی زۆر زۆر گەورابیتەوە بۆیە کاتێک کە بازە چارەسەرەکەین کە باز لە ڕیشەکێشکردنی هەموو ئەو دیاردە ناتەندروستانی جەنابەت باست کرد ئەبێ بۆ هەر یەکێک لەمانە دەوڵەت هەڵگری بەرپرسیارەتێکی ڕاستەقینە بێت کە لە ڕیشەوە ئەمە هەڵکێشێت بە قسەکردن لەسەر دەوڵەت زۆر جار ڕووی دەم لە ئێواکرێ وەکو ئەنجومەنی باڵای کاروباری خانمان و گلەیی و ڕەخنە و نیگەرانی شەیە بەرامبەرتان ئەوترێت ئێوە وەکو دەسەڵاتتان هەیە وەکو بودجەیەکتان هەیە کە
ڕەنگە هەندێک جار ینی کێ ئەڵێ بودجەمان هەیە ئەوترێت کە هەیە آخر بە وترێ نابێت ئەبێ بە هەڵسەنگاندن ئێوە بێت بودجەتان نییە ئێمە ئەنجومەنی باڵی کاروباری خانمان لە ساڵی 2011 لە کابینەی 6 کە دامەزراوە ئێستا ئێمە لە کابینەی نۆیین هەتا ئێستام دامەزراوە یاسای تایبەت بەخۆی نییە هەرەوە شاڵان بودجەیەکتان هەیە کە بە پێی هیچ یاسای بڕێوە نابرێت بودجەیەکی زۆر بچووکە کە من بەڕاستی پێم عیب ئێستا لێرە ئاماژەی پێ بدەم کە ئەوەندە کەمە بەقەدەر بەرپرسایەتی مدیر عامێکە میزانەکەی لە بەردەستایە بەقەدەر ئەوە بۆی دابین واتەیەوە نەتوانتوانیوە وەکو موەسسەسە مافی دامەزراوەکەی خۆتان وەربگرن چۆن نەتوانن مافی ژن بە دڵنیاییەوە من ئەم قسەیکە ئێستا ئیکەم لە کۆبوونەوەیەکمان لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەتی ئەو کاتە کاکنەچیروان باسی ئەوم کرد کە ژنانێک کە لە ناو دامەزراوەیە کات مافەکانیان و پێویستەکانیان بۆ دەستەبەر نەکرابێ چۆن نتوانن وەڵام دەرەوەی ئەو پێداویستیانە بن کە ژنانی کوردستان چاوەڕوانیان پرسیارەکەیە کەواتە بۆچی بە ژنانی کوردستان ناڵێن ئێمە ناتوانین دەردی ئێوە چارە مەسەلەکە نتوانین نییە ئێمە ئەوەی کە بەپێی ئەنجومەنی باڵای کاروباری خانمان لەسەر بنەمای ئەوە دامەزراوە کە بەرچاوڕوونی بدات بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و بە حکوومەت و دامەزراوەکانی هەرێمی کوردستان لە ئەو بۆشایانەی کە هەیە لە پێداویستیە کانی چۆنێتی ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی چۆنێتی بەرەنگاربوونەوەی و چۆنێتی پلاندانان بۆ ئەمە داڕشتنی سەرکەوتوو بوون استراتیژ و سیاسات بەڵێ لە ساڵی 2012 حکوومەتی هەرێمی کوردستان ئیقراری استراتیژەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی کردو کە ئێمە بە هاوکاری وکالاتی متحیدە بە هاوکاری ڕێکخراوەکانی ژنان و کۆمەڵی مەدەنی و شارەزایانی نێودەوڵەتی ساڵی 2016 23/11/2016 سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران 2 ڕۆژ بەر لە هەڵمەتی جیهانی بۆ 16 ڕۆژەی 25 نۆڤەمبەر استراتیژێتی پەرەپێدانی بارودۆخی ژنان لە هەرێمی کوردستانی پەسەند کردووە کە لەو استراتیژێتەیە ئێمە بەرچاوڕوونیمان داوە بە حکوومەت کە دەڵین ژنان لەم هەموو شوێنانەیە پێویستیان بە پێشخستنە ژنی کورد هەر پێویستی بەوە نییە تۆ بیپارێزی لە توندوتیژی بەڵێ ئەمان ڕێگەزێکی ئەساسیە بەڵام لە هەمان کاتیشدا ژنانی کورد ئێستا لە ئاستێکدان کە دەبێت لە بازاڕی کار دەبێت لە پرۆسی بەشداریکردنی سیاسی لە عملی سیاسی بەشدار پێگەکانیان لە بەپێی ئامارێک لە 2010 یەک لە سەتی خانمانمان لە کەرتی تایبەتی شەکەلی 15 لە سەتی خانمانمان لە کەرتی گشتی کارەکەن کەواتە ئەمە کام مافەکە بۆیان وەرگیراوە دێمەوە خزمەتان ئەمەل خان ئەمە ئەو ئامارە بڵێم کاکیادگار ئێمە لە ئەنجومەنی باڵای خانمان بەپێی دراسەیەک لەگەڵ بانقی نێودەوڵەتی کە لە ساڵی 2015 بۆ حەڤە ئەنجاممان داوە ڕێژەی بەشداریکردنی ژن لە بازاڕی کار لە سەدا 14ەیە و لە کەرتی ئەمە لە کەرتی گشتیە لە کەرتی تایبەتە لە 100 ژن یەک ژن بەشداری کردووە لە کەرتی تایبەتە لەو سەدا 14ەیە لە سەدا 8 کەرتی گشتیە وەکو وتم لە سەدا یەکیش نییە بە تەواوەتی ژن لەسەرەوە شەکەین بۆچی لە کەرتی تایبەت ژنان دەرکەوتن و بوونیان نییە تریفەخان ینی زۆر جار ڕەخنە لە ڕێکخراوەکانی ئافرەتان ئەگیرێت ئەوەی هی حزبەکانن ئەوەشی وەکو ئەنجومەنی خانمان کاروباری بڵێن ئەنجومەنی باڵای کاروباری خانمان لەلایەن حکوومەتەوە تەبەنی کراون ئەوترێت ڕۆڵیان وەکو پێویست نەبووە لە چارەسەرکردنی خەمی ژنان نوێنەرایەتی نوخبەیەکی دیاری کراویان کردووە و مافیان بۆ زۆرینەی ژنان مسۆگەر نەکردووە ئێوە لەو بارەیەوە چی ئەمە غەدرە لێیان نەکرێ سپاس بۆ میێوانداریە من سەبارەت پرساتە پڕاستی کەس ناتوانێتن ئینکارکەت ینی ئەنجومەنی باڵای خانمان هەنگاوێت باش هاوێشتینە بۆ گوهۆڕینە گەلک یاسایەت پەرلەمانی کوردستانیدا کابینا شەشێ بارێ کەسایەتی گەلک مافی ژنان بەردەست هاتن لێ پرسیارە تەل سەرهەندێ بۆ ئایا ئەو ڕێکخراوتشێن نینەراتیا ژنان بکەن ئاەت گەهنە هەموو ژنان گەهنە هەموو چینان لە گوندان لە باژاران ژنێت نەخیندەوار ژنێت کارکەر ژنێن هەژار یاش من بەنە ساڵیانتوانیوە دەستیان بگا بە و خانمانە نه هەتا ڕەدەکی کارگریە لێ ئەو کارە هەندێکی پسەقەتی بە چیا ڕەنگە هەندێک لایەن گریدای لایەنی مادی بن وەکی ئەمەرخانی ئیشارەت پێدا هەندێک لایەنی تەکنیکی و ئیداری بن بۆ نمونە لە ژنێک هەیە بارگای تندوتیژی دژی ئافرەتان ڕۆژێ چارشەمبی ڕیندەخارێ مەلایەکە دکتۆرەکە و گەل پارێزەرێکی ئەس دبێژم ئەگەر تەمام ئەف کەسە ئەگەر کێشەکە خێزانی هاتت لای وانە دێب دانیشتنێکان نیف سەعاتی چارەسەرکەن یاشمە ئەvە gelek kême tu nîv saetê bû du hawseredانî kêşeka 10 salî yan 15 salî yan ya 4-5 salî
چارەسەرکەن پاشیت ئەنجامێکیدا راپۆرتێکی بۆ دادگەهێت هەنێرن دەبێژن مە پێک ئینان مەلا چ کاری مەلایە هەتا هەکە پشێوەکی شەرعیژی ئیشکەتن کارێکی هوسادا یاش من و مەکاتبێت چارەسەریە کێشەین هەفژینیە پێویستە کەسانین تایبەتمەند وێ لە جنێدا بن ئەو راپۆرتە دیماهێکی وەختت وێ لە جنێدا چتن بشتە دادگەهێ پاشی ئەو هاوسەرە وەختت چنە ماڵ پێک ناین نیف ساعتێت و نەشی چارەسەریا کێشەکێ بکەی واتە ئەو لژنەکە شکلیە لێرە وەختە دادگەهێ پێک ناین ئەو ژنە جارێکا دی دەچتە دادگەهێ دوست ئەم پێک نەهاتین وەختە پێک نەهاتن داخەزە تەلاقت بکەتن مە چەند ژن هەنە لە کوردستانێ دوان ساڵی داویێدا گەهشتە ڕادێکە زۆر بەرز ڕادا جدابوونێ ئەو شتێکی نورمالە ئەگەر کێشێک هەبیتن ڕیا من شتێکی نورمالە ئەوەی کە جیا ئەبنەوە نۆرمالە بەڵام ئەوەی کە کۆمەلگە دوای جیابوونەوەیان چۆن مامەڵەیان لەگەڵاکە ئەوەش نۆرمالە نۆرمال نییە پێیت شێوەکی ژنە بەردای ئەنکوبێژین ژنە تەلاقدای کۆمەلگە هەمەدا ژنێکە سەقەتت نەزرە کۆمەلگەهێدا نەزرەکە عشائری نەب نەزرەکە مەدەنی ژنێکی سەقەتە پاشی وەک حکومت چکردە بۆ ژنا بەردای بۆ نمونە مەسەلەن گەلێک ژن هەنە ڕەنگە چەند جارها کێشە هەبیتن گەل هاوسەری خۆ لێ ڕەنگە جدا نەبیتن چەندەها ساڵە ڕەنگە خەمی لایەنی خۆی ئابووری دابین نەکردیە ڕەنگە فەرمانبەر نییە ناتوانیتن وەکو پێویست زارۆکت خۆ خێوتکەتن دیسا دووبارە ڕەنگە کەویتە بن باڵی زەڵامی خۆ دیسا تند و تیژی ببینە پاسانەکەم خاتون دواتر دێمەوە خسمەتی هەمووتان ئەچمە سلێمانی بۆ لای دکتۆر بەسمە دکتۆر سڵاوتان لێ بێماندوو نەبن پێم خۆشە ینی تێڕوانینێکی خۆتمان بۆ بخەیتە ڕوو سەبارەت بە دۆخی ژنان و قسەیەکی زیاتریش بکەیت لەسەر کۆتا قسەی تریفەخان سەبارەت بەوەی چەند گرنگە ژنانمان لە ڕووی مادیەوە سربەخۆییەکی داراییان هەبێ و ئەمە چ کاریگەریەکیە بێ لەسەر بڕیارەکانیان لەسەر پاراستنی کەرامەت و عیزەتی نەفسیان لە ناو کۆمەڵگەدا. بەڵێ پێشێکی سوپاسدانەکەم بۆ ئەم بەرنامەیە و بۆ بوونم لەگەڵ ئەو هەموو خاتونە بەڕێزە دەستخۆشییان لێکم بەنسبەت پرسیارەکەی جەنابتەوە بەڕاستی من لەو خاڵەوە دەست پێیەکەم کە کۆتایی پێێنە ئەمەلخان کێشەی ژن تەنها کێشەی ئابووری بەتەنیانیە سیاسی بەتەنیانێ کۆمەڵایەتی بەتەنیانە بەڵکو کێشەی ژن کێشەیەکی زۆر لەوە گەورەترە ژن بەشێکە لەم کۆمەلگایە ئێمە ئەبێ ئەگەر بمانەوێت گۆڕانکاری دروستکەن کە بەداخەوە تا ئێستا نەتوانراوە ئەو گۆڕانکاریە دروست بێ لەگەڵ هەبوونی ئەو هەموو یاسایانەی کە هەیە لەگەڵ هەبوونی ئەو ڕێکخراوانەی کە هەیە لەگەڵ هەبوونی ئەنجومەنی خانمان کە خۆم بۆ خۆم کۆمەڵێک ملاحەزاتم هەیە لەسەر ئەنجومەنەکە نەک لەگەڵ لەسەر ئەندامەکانی بەڵکو لەسەر شێوازی کارکردنی ئەنجومەنەکە ئەمە هەمووی بەڵێ بەنسبەت ئەوەی کە ئەیبینی کێشەکە زۆر لەوە گەورەترە کێشەی ژن کێشەیەکی فکریە کێشەی ژنە کێشەی کەمینەکانە کێشەی نەبوونی نائەدالەتیە کێشەی نەبوونی نایەکسانیە لە کۆمەلگاکەی ئێمە کێشەی گەندەڵیە کێشەکە زۆر لەوە گەورەترە کێشە تەنها بە بەهێزکردنی ژن لەلایەنی ئابووری لەوانەیە پێشکەوتنێکی بەرچاو ببینین بۆ ماوەیەکی کورت بەڵام ئێمە هەتا فکری کۆمەلگە نەگۆڕین فکری کۆمەلگە بەو شێوازە نەبێ کە من لە سەداسەد کە سەیری ژنم کرد وەکو بوونەوەرێک وەکو مرۆڤێک یەکسان بێ بە پیاوە یەکسان بێ بە مناڵ یەکسان بێ بە هەر تاکێکی کەی ئەم کۆمەلگایە من ناتوانم نەک تەنها کێشەکانی ژن ناتوانم هەموو کێشەکان لە کۆمەلگای ئێمە چارەسەر بەسمامە لە چ ڕێگەیەکەوە ئەنجومەنی خانمان بۆ نمونە ئەنجومەنێک دانراوە ئەمە ئەبێ شۆڕشێکی فکری گەورەی لێ بکرێ لە هەموو لایەکانەوە لە ڕاگەیاندن لە منهەجی پەروەردە لە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بەداخەوە تاکو ئێستا شێوازی هەڵسوکەوتیان لەگەڵ کێشەکە بەو شێوازە نەبووە کە ئەبوایە کاریان لەسەر کردایە زیاتر ئێمە کار لەسەر ڕووکەشمان کردووە تاکو ئێستا نەچوونەتە قۆڵایی کێشەکانەوە قۆڵایی کێشەکانی ئێمە کێشەی فکریە هەتاکو کێشە فکرێکە
نەگۆڕین هەتاکو فکری ئەم خەڵکە نەگۆڕین فکری خۆمان فکری سیاسیەکان فکری ئابوورێکان فکری ئەو کەسانەی کە لە بواری کۆمەڵایەتی ئیشەکان خەڵکی سەرجادە خەڵکانی لادێ ئەگەر ئەم فکرە نەگۆڕین فکری یەکسانی بڵاو نەکەینەوە لە ناو خەڵکە بە تەکیدێمە تەنها ژن ناگرێتەوە هەموو لایەک ئەگرێتەوە هەموو ئەو کەسانەی گەنج ئەگرێتەوە کەمینەکان ئەگرێنەوە لە کۆمەلگای ئێمە هەتاکو ئێمە بەم فکرە کار نەکەین بە تەکیدی پێشکەوتن لە هیچ بوارێک ناتوانین بە شێوازێکی جدی ڕۆڵی ئەو ڕێکخراوانەی هەن ئەو بڵێن چی ڕێکخراوە حزبیەکان چ ئەوانی لە دەرەوەی وەکو NGO کارەکەن و وتت هەندێک تێبینیشم لەسەر کاروباری ئەنجومەنی باڵای کاروباری خانمان هەیە پێم خۆشە بزانم و تێبینیانە چین و چۆن چاکەکرێن بەڵێ بنسبەت کاروباری ئەنجومەنی خانمانیان ئێمە بەڕاستی هێوایەکی زۆرمان بە ئەنجومەنی کاروباری خانمان هەبوو ئێمە کۆمەڵێک ژن کاتی خۆی زۆر بە جددی ئیشمان لەسەر کرد بۆ ئەم ئەنجومەنە لەبەرەوە هیوایەکی زۆرمان پێبوو بۆ ئەوی کار بکە بۆ پرسیژن بەڵام ئێمە کە بێ سەیری هەیکەلیەتی ئەم ئەنجومەنە بکەین بەڕاستی لەگەڵ بوونی کۆمەڵێک ژنی زۆر چالاکە ئیشی تیاکەن بەڵام ئەگەرە بینی لەلایەکی کەوە سێریکەین ئەنجومەنێک کە هیچ توانایەکی مادی نەبێ کە هیچ توانایەکی بەشەری نەبێ خەڵکی نەبێ ئیشی بۆ بکەن تۆ چۆن چاوەڕی ئەوەی لێ ئەەکەی کە بتانی خزمەت بە پرسی ژن بکە یعنی بەداخەوە من بوونی ئەم ئەنجومەنە و شێوازی دامەزراندنی و شێوازی دعمکردنی لەلایەن حکوومەتەوە بەڕاستی من بە ئیهانە ئەیزانم بۆ هەموو ژنێک لە هەریمی کوردستانەوە هەیە چونکە تۆ کە شوێنێک دا بمەزرێنی دامی مادی نەیەتێ و دامی بەشەری نەیەتێ بۆ ئەوی بتوانانی ئەو دامەزراوە بە شێوازێکی ڕێک و پێک ئیش بکە و لەسەر ئەساسی محاسسە داینی محاسسەی حزبی کەواتە چاوەڕی چی لێ ئەەکەی کەواتە تۆ پێ دوایە بوونی زیادەیە دکتۆر زۆر بەکوتی زۆرمان پێبوو بەڵام شێوازی نەخێر بوونی زیادە نیە بوونی زۆر زەڕویێرەتێ بەڵام بێ دەعم بکرێ کە بەم شێوەیە ئێستا مەبەستە ئەو دامە نەیەتی چۆن چاوەڕێەوەی لێەکەی کە تۆ ئەو شتت بۆ دروستکە و ئەنجامیە بێ بەڵێ سوپاسانەکەم دکتۆر دێمەوە خزمەتان بە بچمە دهۆک گوێمان لە هەیفاخانیش بێ هەیفاخان سڵاوتان لێبێت لە ماوەی ڕابردوو کاتێک من بڵین بەرنامەی پاسی هەڵبژاردنم هەبوو کاندیدەکانم بانگە کرد بە تایبەتە و خاتونانەی کە کاندید بوون هەندێکیشیان دەرچوون و ئێستا لە پەرلەمانن باسییان لەوە دەکرد کە کێشەی ژنان لە دەڤەری بادینان تەواو جیاوازە لە تەواوی کوردستان و خەمەکە لەوێ ئێجگار گەورەترە بە بڕوای ئێوە ئەم خەمە چ جۆرێکە و ئەبێت چۆن چارەسەر بکرێت و لای لێ بکرێتەوە بله زۆر سپاس بۆ vê delî vê destxuşiyê wat kem ku ev komeka jinên xudanşiyan jinên çalakvan hêviya ku dengê me hemî jinan bigihîte cihên peywendîdar ku desthelata siyasî herêma Kurdistanê çunke em bêjîn pêkînana kabîneya neheya hikûmeta herêma Kurdistanê bêguman em bêjîn li beriya biçime bersiva pirsate ya cenabete ya fere giringiyê bideyne hindê erê dengê me jinan gehîtekî ve erê çend giringî pirsa jinê tête dan ji layê hikûmeta herêma Kurdistanê ve herçend de bejdariya jinê di desthelata siyasî da ya teşrîî da ya tenfîzî da em bêjîn sal bû salê zêdetir lê têtin kabîne bû kabîneya dîtir zêdetir lêtin erê bûçî şor nabîte nav dem û dezgahên hizbî û yên mîrî em bêjîn serastê parêzgehan sererayî vê çendê jî ku hemî gile û gazindeyê me jinan li devera badînan em bêjîn gileyê me zorin xemet me zor girantirin ji deverên dîtir ji ber çunkî em bêjîn pitiriya ev kesanên ku dihêne berbijêrkirin pitir derdkevin û bine endam perlemanên herêma Kurdistanê dîsan perlemanê Iraqê jî erê hemî riyekê dîtir ve boçî giringî pirsa jinê li devera badînan nahên te dan şilayê em bêjîn siyasî ve şilayê hizbî ve şilayê mîrî ve şilayê teşrîî ve tenfîzî ve heta du mahîkê ku mekaya êş û azaraya evrûke jinên parêzgeha duhûkê yê botnalin boçî heta nûkel serastê herêma Kurdistanê me jinînin qaymiqam me jinînin evrûke parêzger bin erê di çi hêterî dan erê Kurdistan yan parêzgeha duhûkê her parêzgeheka diya Kurdistanê cidatir ji welatên diyên cîhanê
ئەرێ مەژنێن خوددانشیانینن لێ سەرڕای vê çendêjî eger em bêjîn ev gil û gazinde yê nava dam û dezgan bêjîn zankoyan da erê me jinên xudanşiyan hene me jin evrûkê hene dêşên desthilateka siyasiya pêz prêve ben gileya me ev ye erê ew biyavê tund û tîjiyê ku em bêjîn ev jinêt evrûke dinalin di nava tund û tîjiyê da ku cihê rêz û ihtiramê bû hemî zalamên Kurdistanê lê her zalamekê desthelata siyasî da bîtin li her cihekê dibît kertê taybet da bîtin du riyê tenriyekê li dervey malê hey riyekê diyet nava malê de hey erê çend giringî vê dê te dan erê ev jina vê kesê nav desthelata siyasî da erê ew azadî heye gileya me û gaziya me dîsan em bêjîn êş û azarêt me bû vê çendê ne بەڵێ سپاستانەکەم هەیفەخان من دواتر دێمەوە خزمەتان بۆی قسەیەکش لەسەرەوە بکەین چەند گرنگە پیاو نەبرێتە دەرەوەی پرسەکە و بەشداری پێ بکرێت لە چارەسەرکردنی خەمی ژنان نەک وەکو هەندێک لە تێڕوانینەکانیانە دەیخەنە ڕووکە ینی ژن لە بەرەیەکە و پیاو لە بەرەیەک ئەزیزانم گفتوگۆکەمان بەردەوام ئەکەین لەگەڵ ئەم میوانانەی دەستە چەپی من بەڵام لە دوای ناوبڕێک بەڵێ عزیزان دووبارە سڵاوتان لێبێت بەردەوامین لەم ئەڵلقەیەی کابینەی نوێم کە تایبەتە بە دۆخی و دۆخ و پێگەی ژنان لە هەرێمی کوردستان و واستەنگانەی لە بەردەم چارەسەربوونی کێشەکان و بەرەو پێشچوونی کەیسەکەیاندایە ئەڵێم کەیس چونکە تا ئێسار بە کەیسی ماوەتەوە چمە لایم هاوڕێیانی دەستە چەپم ئەو خاتونە مایکەکەی لایە خۆت بناسیێنیت و قسەکانی تۆچین بەڵێ کاگیادگار من ئاهورا کوردستانیم چالاکوانی بواری مافەکانی ژنانم هەروەها ڕاگەیاندن کارم کاگیادگار من پێش هەموو شتێک گلەیەکم لە بەرنمەکەی ئێوە هەیە ئەویش ئەوەیە کە بەڕاستیان بەرنمەیەکی گرنگە و لە کوردستاندا گوێی لێ ئەگیرێت چ لە لایەنی پەیوەندیدار چ لە لای هاوڵاتیانەوە پرسیارەکەی من ئەوەیە بۆچی کۆتا بەرنامەتان کردووە بە تایبەت کردووە بە پرسی ئافرەت یاخۆت پرسی ژنان من ناڵێم کێشە و بەڕاستی ناکۆکم لەگەڵ ئەو زاراوەیە یا ئەو دەستەواژەی کە دەڵێن کێشەی ژن چونکە ئەو پرسیارەکەت کرد با من وەڵام بڵێ ئەو دەستەواژەیە بەنسبەت ئەفوم کە بەنسبەت کۆتا وابزانم کێشە ژمارە نییە یەکەم بەرنامە بێ یا 12هەمین بەرنامە گرنگ ئەوەیە ئیشی لەسەر کراوەوە من لە بەرنامەی پاسی یادگارکەوە تا لە تەنیشتی ئەم ستۆدیۆکراوەیە وەستاوە لە مانگی 12 ئیشمان لەسەر کردووە لە مانگی 3 ئیشمان لەسەر کردووە و پاسی یادگار تەواوکاری ئەم بەرنمەیە ئەبێ واتە لێرە وەکو کابینەی نۆیەم کۆتا ئەڵلقەیە بەڵام بە هەمان ریتم و بە هەمان ستایلی ئەم بەرنمەیە پاسەکە کارەکان دەستخۆشیتان لەکەم بەڵام من گرفتم لەگەڵەوە هەیە پێم وایە لە گرنگترین کێشەیە ئێستاە لە کۆمەلگای کوردیدا و پێویست بوو یەکەم بەرنامە بواە ئەوە کۆمنتێکم کۆمنتێکی دیکەشم ئەوەیە وتم من کێشەم لەگەڵ دەستەواژەی کێشەی ژن هەیە چونکە ئەوە لە ڕووی زمانەوانیەوە من خۆم لە زانکۆ بەشی زمان و ئەدەبی کوردین تەواو کردو وشەی کێشەی ژن دەلالەت دەکات لەوەی کە ئەم کێشەی ژنە واتە ژنەکە خۆی دروستی کردووە لە کاتێکە پرسی ژنە ئەمە تێڕوانینی کۆمەلگای یاخۆ تێڕوانینێکی پیاو سالارانەیە کە ئەم گرفتانەی بۆ ژنان دروست کردووە ئێمە دەبێت لەمە دووە لە جیاتی دەستەواژەی کێشەی ژن پرسی ژن بەکاربێنین خاڵێکی دیکە ئەوەیە بۆ مەسلەی پرسی ئافرەت کێشەکانی ئافرەت ئەو کێشانەی کە ئافرەتی تووشی گیر و گرفت و لەباری کردوێتەوە دەبێت بگەڕێنەوە بۆ مێژووی مرۆڤایەتی چونکە کێشەکان ڕیشەی قوڵی هەیە بە ئاسانی ڕیشەکێش ناکرێن وەکو نەمامێک نییە تۆ بە ئاسانی بتوانیت هەڵیکەنی ئەمە دارێکی چەند هزار ساڵەیە ڕەگی زۆر زۆر قوڵی لە مێشک و هزری هەر تاکێکی ئەم کۆمەلگایە داکوتیوە ئەبێت دەیان ساڵ پەروەردەی لەسەر پەروەردە کاری لەسەر بکات دەبێت بە چاو لە وڵاتانی پێشکەوتوو بکەین چاو لە وڵاتانە بکەین کە مافی ئافرەت مافی دەبێت لە پەروەردەوە دەست پێ بکرێت دەبێت پرۆگرامەکانی پەروەردە چاکسازیەکی ڕیشەییان تێدا بکرێت چونکە وەک بینیمان چونکە چەند کەسێک هەن لە کۆمەلگای ئێمەدا کەسانی ڕۆشنبیرن کەسانێکن کە بەڕاستی تێدەکۆشن بۆ ئەوەی کە گرفتەکانی کۆمەلگا بە گشتی چارەسەر بکەن نەک تەنیا گرفتی پرسی ئافرەت
دەبینین دەچن لە پرۆگرامەکانی خوێندن هەڵەی گەورە دەدۆزنەوە بۆ نمونە لە ماوەی پێشودا چالاکوانێک هەڵەیەکی زۆر گەورەی لە یەکێک لە پرۆگرامەکانی خوێندن دۆزیەوە کە ئەویش کتێبێک بوو لە پۆلی چواری سەرەتایی باسی لەوە دەکرد کە ئەرکی ئافرەت چییە؟ ئەرکی ئافرەت لە خێزاندا چییە؟ ئەرکی ئافرەت ئەوەیە لە خێزاندا لە کتێبەکە وا هاتووە کە پارێزگاری لە سەروەت و سامانی هاوسەرەکەی بکات و منداڵەکانی بۆ پەروەردە بکات دەستپاک بێت چی بێت بەڵام کاک یادگار من هەندێک شتم هەندێک شتم و پێویستە باسی ئەگەر پێشنیاز بێ باشترە ڕوونکردنەوە واز لێبێنین من پێشنیارم بۆ ڕێکخراوەکانی بواری ئافرەتان ئەوەیەکە ژنی باوەڕدار یاخود ئافرەتی باوەڕدار بە مەسلەی فیمینیزم بە مەسلەی بەدیهێنانی مافەکانیان پەروەردە بکەن و کادری پێشکەوتویان هەبێ لەو بوارە چونکە من ئەوەی من تێگەیشتوم زۆر جار زۆر تێبینیم کردووە ئەو خانمانەی کە لە ڕێکخراوە حزبی و حکومی و ناحکومیەکانە زۆر جار کارەکەن زیاتر بۆ ئەوەیە کە خۆیان پێبگەێنن ناسرااو بن یاخود بچنە دەسەڵاتەوە بۆ ئەوە نییە کە بەڕاستی ئەم گرفتانە چارەسەر بکەن و باوەڕیان بەوە نیە کە لە کۆمەلگادا گرفتێک هەیە دەبێت چارەسەر بکەستانەکەم کاتم زۆر پێدای دوای هاوڕێکانت گلەیم لەکەن زۆر سپاسانەکەم ئێمە تەنها پێویستمان بە ژنی فێمەنیست نییە پێویستمان بە پیاوی فێمەنیستیشە بۆی خەمی ژنان چارەسەر بێت فەرموو دەست خۆش بێ بۆ بەرنامەکەت ژیلا کەریمیم ڕۆژنامەنووس من قسەکانم کورد دەکەمەوە بەڵام بەوەی دەست پێ دەکەم بەڕاستی کاتێک کە ئەمە ڕێکلامێکی لە تەلەڤیزیۆن دەبینین ڕێکلامی شوێنێکی پەروەردەیی کە خولێکی کردوتەوە بۆ شوێنێکی خۆی لە زمان بە هەر شتێکی گەورەترین ڕێکلامی ئەوەیە کە پۆلی تایبەتجیایی هەیە بۆ کچان و بۆ کوڕان یعنی کە لە پەروەردەی لە قوتابخانەکانی دەرەوەی شاری هەولێر بە بیانووی ناڵێن پاسا و بە بیانووی نەبوونی جێگەوە کچان و کوڕان جیاکراونە بەداخەوە لە پێم وا بێمە هەتا ئەو دروشمەمان هەبێ دەتوانین بڵێن هیچمان نەکردو بۆیە هەروەک ئەو بەڕێزە فەرمووی پێم وا بێ دەبێت لە پەروەردە گەورەترین هەنگاوە دەبێ و کارە دەست پێ بکرێ پێیان بێ ڕێکخراوەکانی ئافرەتان بە ئەنجومەنەکان بە NGOکە هەر کامێک کاری دەکەن ئەمە هەنگاوی زۆر پەرتەوازەمان هەیە کار دەکرێت کاری زۆر جوان دەکرێت بەڵام لە شوێنێکی سابت ڕادەوەستێ ڕاکت کە ڕاکدیش ڕاوەستاوەک ئاوی بۆ گەن دەبێ خلاص ئەو چالاکە ناگاتە ئەنجام بۆیە پێویستە بەڕاستی هەر کەسێک لەو بوارەی کاری دەکا وەک ڕێکخراوەک کۆمەلگای مەدەنی هەموو پێ بەیەکەوە ینی فێری کاری تیمی بین فێری پێکەوە گروپی کار بکرێن ئەوەش خاڵێکی دیکەیە پێم وا بێ کێشەیەکی دیکە کە هەمانە ئێمە پێویستە لەسەر و پرسێ ئەمە نوێبوونەوەمان هەیە کۆمەڵێک ئافرەت ئیشێ دەکەن ساڵانێکە من لێرەم هەر ئەوانن لەو شوێنەی دەستنە شوێنێکی دی لەو شوێنەی دەستنە شوێنێکی دیکە من کاریگەریان هەبووە کاریگەرەکان ناڵم ئەوەندە براوە ئەوەندە ینی ڕواڵەتی دووبارەن حەز ناکێ کەسێکیان پێگەیاندۆ گەنجی زۆر بەتوانامان هەیە پێویستمان بەنۆبوونەوەیە هەمومان لە هەر ئەو شوێنێک کە کارێ دەکەین دەبێت بەڕاستی خۆمان ئابدەیت بکەینەوە پێم وا بێ ڕاستە سربەخۆی ئابووری باسکرا بەڵام ئافرەتی ما پێویستی بە سربەخۆی فکری هەیە کاتێکە من نەماتوانی بگەینە ئەو کۆمەڵگەیەی کە 95% ئافرەتی دەتوانین بڵین ئامە لە بەگشتینە و ئافرەتانی کە بەرچاون و خاوەن بڕوانامەن و ئیشان بەدەستە نەتوانی بگەیە و ئافرەتانە کە بڕوای بەخۆی هەبێت کە ئەوە لە ڕووی فکرێەوە سربەخۆیە نەژێر دەستەی دینە نەژێر دەستەی کللتورە نەژێر دەستەی پیاوە کەسێکی پێ زۆر سپاس دەکەم با بچینە ئەو هاوڕێیانەی دواوە ئەوان قسەی خۆیان بکەن هەر لە ڕیزی سپاس بۆ کات پێدانە سپاسانەکەم فەرموو دەستخۆشی بەردامەکەن لێکم کاک یادگار بەڕاستی هەر خۆی بۆ خۆی کۆبوونەوەی ئافرەتان لەم شوێنە ئەوە ئەسەلمێنێ کە ئافرەت زۆر مەزنە ئێمە هەین بوونمان هەیە پێشنیازێکم هەیە بۆ حکوومەت بەڕاستی زۆر گرنگە ئەگەر ئافرەت کە هەبوو احتیمامی پێ بدرێت گرنگدان بە ئافرەتانی کە خاوەن بڕوانامە نین یعنی مەرج نییە من شەهادەم هەبێت ئەبێ ئیش بکەم با من شەهادەم نەبێت و بتوانم کاری سەر بەخۆم هەبێ یعنی پێدانی قەرزی بچووک لەلایەنی حکوومەتەوە بۆ ئافرەتان زۆر گرنگە بۆ نمونە ئێستا من خەریجی جامیعەم بەڵام دانەمەزراوم دێ حەزم لە بەشەکەی خۆم نییە با بتوانم بڕۆم ئیشێکی کە بکەم حکوومەت یارمەتیم بدا بڕۆم
شوێنێکم هەبێت بتوانم پارەم هەبێت بتوانم ئەو ئیشێکە حەزم لێ بیکەم ئەمە چی لە دۆخی تۆ ئەگۆڕێ وەکو خانم یەکەم شت ئەڵێ من ناوم شنۆیە من خۆم شنۆ تەقیە شوێنەوارم تاوا کردووە بەڵام کە دانەمەزراوم لەبەرەوەی حەزم لە شوێنەوار نەبووە دەی ئەگەر ئێستا حکوومەت هەستێ بڵێ من وەڵا پرۆژەیەکم هەیە ئەیدەم بە ئافرەتان و ئەوەنە شوێنە دابینەکەم یەکەم شت من هەڵەسم کاری دەستی ئەەکەم خۆم ئەسەلمێنم من ئافرەتم هەم ئەوە یەکەم شت بۆ خۆم دواتر کەسانی تر ئیسفادە ئەکا لەو شوێنەی کە من کاری لێکم دا ئافرەت لەگەڵم هاوکارە بن ئەو دا ئافرەتە دا خێزان بەڕێوە ئەبا بێگومان یارمەتیدانی مادیە معنەویە بۆ نمونە من کچەکەم لە ماڵەوە ئەزانێت کە من لە ماڵم من ئێستش کچەکەم نازانێ خریجی جامیعم ئەڵێ دایەت و خوێندەواریت نییە لەبەرەوەی لە ماڵەوەم هەلی کار بڕەخسێنن بۆ ئافرەتان زۆرگرم و دوای دێمەوە خزمەتان فەرموو هەستمە وڵایی هاوڕێیان ئەڵەن هەستێ جوانتر دەرەکەی فەرموو بەڵێ پارێزەر بێخاڵ عەبدوڵڵا لە ئەنجومەنی هەولێر یەکێتی ئافرەتانی کوردستان من سەرەتا ڕێی ئەوانم هەموو لاپەسەندە بەڵام بە ڕێی من پێش هەموو شتێک یاساکان لە یاسای باری کەسی لە کوردستان دەبێ هەموار بکرێتەوە کێشەی چییە؟ زۆر کێشەی هەیە لەوانە کێشەکانی ئافرەت کە بەرامبەر بە ماڵ و دارایی و ئیش و کار و تا ئێستاکە لە یاساکانی کوردستان یاسا چوانیە پاڵپشتی ئافرەت بکاتن کە کاری سەربەخۆ بکە پرۆژێکی سەربەخۆ بەڕێوە باتر یاسایەکەیە دژی کارکردنی خانمان بێ بە شێوەیەکی سەربەخۆ بزەبت نییە یاسایەک بەڵام دەبێ یاسایەکە بێ پاڵپشتی بکاتن دوایش حکومت دەتوانێت لە کابینەی نوێ پرۆژەی گەورەدا بمەزرێنێت تایبەت بە ئافرەتان بۆ نمونە هەر حیزبە و کۆمەڵێک ئافرەتی ئەکادیمی خۆی هەیە دەتوانێت ئەو ئافرەتانە ببنە خاوەن پرۆژەی خۆیان بە هەزاران ئافرەتی نەخوێندەواریان با بڵێن ئافرەتی ماڵەوە دەتوانن بەکاریان بێخن و ببنە خاوەن ئابووری خۆیان زۆر زۆر سپاس دەکەم خانم دواتر دێمەوە خزمەتان تەرزەخان ینی ئێوە ماوەی پێشوو بابەتێکتان نووسی بوو من هیچ لەسەر و بابەتە ناڵێم بەڵام بە شێوەیەک لە شێوەکان قسەکردن بوو لەسەر یاسای باری کەسێتی و لەسەرەوەی لە پشتی ئەو تەسکەرەیە یاخودە و هەویە نووسێت کە ئەمە تەلاق دراوە و ئەمە شتی دیکە بە دوای خۆیان ئەهێنێت و کۆمنت شت لەسەر وشەی بێوەژندا فەرموو لە چه بارێکی ئەوەوە ئەنی پێم خۆشە بزانم با من پرسیارەکەم داڕێژمەوە کەسێک کە جیا ئەبێتەوە خانمێک کە جیا ئەبێتەوە پێی ئەوترێت جیابووەوە یان تەلاق دراو ئەوترێت تەلاق دراو لێرە ینی وا هاتووە وشەکە و دوایەوەش وشەی بێوەژنی بەسەردا ئەسەپێنرێت ئەو باجانە چین دوای ئەم جیابوونەوەیە و دوای ساغبوونەوەی وشەی بێوەژن بەسەریدا ئەیدات ماوەی پێشوو باسی ئەوە ئەکرا کە وشەی بێوەژن بگۆڕێ بۆ بێهاوژین زۆر مشتوم ڕێکی زۆری لێ بۆیەوە کە باسی ئەوە کە نووسەران ڕۆشنبیرانێکی شاتن هەردوێنێ لەگەڵ برادێک باسی ئەوەمانە کرد وشەی بێوەژن بارێکی مێژوویی زۆر لەسەری کەوتووە کە بێوەژنەکان با بڵین ئەو ژنانی کە جیابوونەتەوە یان مێردیان نەماوە دابەشەکە بۆ دوو جۆر یان سوالکەرە و گوناحە و بێوەژنە و ئیتر نازانم پێڵەن بە بێوەژن کۆشی مناڵی بەخێوکردو و ئەم جۆرەشتانە یان ئەوە تا تەڕە بێوەژنێکە و ئیتر هەموو پیاوەکان چاویان لەسەرەتی و حەزی لەکەن کە بەداخەوە هەردووکی تا ڕادەیەک لە کۆمەلگای ئێمە ڕاستە ژنەکان بەگشتی من زۆر جار کە ژنێکم با بڵین من پێم باشترێکە کە بڵێ میتر مێردم نییە و جیابوومەتەوە زۆر جار لەگەڵ ژنەکانی ڕەفیقمان کە مێردیشیان هەیە هەندێک گرفت باسەکەم ئەوان پێمەڵێنڵەن ئێمە شەمان گرفتمان هەیە بەڵام تۆ حساسی بەرامبەر وەزع کۆمەڵاتێکی خۆت کە مێردیشیان هەیە کۆمەلگاکە هەندێک ئەتواری هەیە کە لەگەڵ ئێمە شایکا و لەگەڵ ئەو ژنانەشا دڵنیام ئەیکا کە مێردیان هەیە و کە مناڵیان هەیە و ئیلتیزامیان هەیە بەڵام بەڕاستی ئەوەی کە من باسم کردبوو لە ناو وتارەکەماکە ئەڵم لە پشتی هەویەکە
ئەوە کچێکی ئەوە بڵێ ئەڵێ کات بۆ بۆی من هەر تەمەنی ساڵە دقەکە بۆ بینەرانیش بخوێنمەوە ئێوە لە زمانی بێوە ژنێکی گەنجەوە منیش وتم گەنجەوە کە 90 ساڵە تەمەنی ڕاست کاتێک لە فەرمانگەیەک داوای ناسنامەم لێ دەکەن دڵم لەسەر 1000 لێ دەدات جارێک فەرمانبەرەکە کە بینی نووسرا بوو تەلاق درا و ناسنامەکەی دامەوە و لەگەڵ کاغەزێکی بچکۆلە ژمارەی مۆبایلەکەی خۆی لەسەر نووسی بوو بەڵێ ئەمە بەشێکی زۆری ئەوەیە کە ژن وەکو ئەوە سەیرەکرێ وەکو ئەوی کە زانانی کۆی بیپسی بێ مادام کراوەتەوە ئیتر ئەتوانی یان حوشەیەک بێدەرگاکەی شکا بێت و ئیتر بتوانی بۆی بچیتە ژوورەوە ئەم نەزڕەیە ئەوەیە کە ئەو شۆڕشە فکری پێویستەکە ئێستا باسییان کرد هاوڕەکانم یعنی کارکردن لەسەر ئەوە بەڕێی من گۆڕانکاریەکە ئێمە کە لەسەر وەزعی ژن قسە ئەەکەین زۆر جار ڕووی دەممان لە ژنەکانە ئەڵین ژنانی ئازا ژنانی کارە بەڵام من پێم وایە کە من خۆم لە دەستگایکی حکومیە کارەکەم ئیشکردنەکە بێ زیاتر لەسەر پیاوەکان بێ باشە تۆ خۆت ئاماژت پێدا تۆ جیابوویتەتەوە بەڵام لەسەر پێی خۆتی بۆچی کەسانی دیکە لە دوای جیابوونەوە ئەکەون یان ینی بە ئاسانی مبەڕیرێک پاساوێک کە دۆزنەوە بۆ ئەوەی بەردەوام نەبن بکەن من پێم وایە دەوروبەرێک ئێمە کۆمەلگا شتێکە دەوروبەرێکی تەسکی خۆشمان هەیە شتێکی ترە ئەو دەوروبەرە لە کەسە نزیکەکانت هاوڕێ برا باوەک خوشک هاوڕێ نزیکەکانەوە دەست پێەکە باش لەوانەیە من لەو بینە ناچاریە نازام چۆن بڵێم من زۆر درەنگ ئیشم کرد ئیشم دەست پێ کرد ئەمرم سەر و 30 ساڵ و 35 ساڵ بوو کە دەستم کرد بە ئیشکردن و زۆر بەجددی ئیشم کرد بەڵام زۆر بە قورسی ئەتوانی ئەو وێنەیەک هەیە تایەکەی کە ژنەکە بەسەریا ئەڕوا پاسکیلەکەی چوارگۆشەیە من بەو تایە چوارگۆشەیە ڕۆشتوم هەتا ئێستا شەر بۆ تایە چوارگۆشەیە ئەڕۆم بەڕاستی بە قورسی بەڵام ئەڕۆم بۆیە ژنێکی تر ئەگەر ڕاوەستێ من ناتوانم ناحەقی بگرم بڵم تۆ بۆچی وەکو من ناکەی چونکە قورسە سپاسانەکەم ئەمەل خان لە سیانزەی حوتی 1940 واتە دوێنێ یادی 171 ساڵ تێ ئەپەڕێ بەسەر ئەوەی پێی ئەوترێت بزوتنەوەی مافەکانی ژن یاخود مافەکانی ژنان کە خانمێک لەگەڵ دایکی لەگەڵ 4 خانمی تر لە عسرە چایەک پێکەوە دانیشتن و زۆرینەی ئەو مافانەی ئێستا بۆ ژنان دەستەبەر کراون لە ڕێگەی ئەوانەوە بوو دوایەوە بین بۆ 1940 و 1950 و 1970 و 1922 47 و دوای ئەوە وەیڤی یەکەم یاخ شەپۆلی یەکەمی فێمینیزم شەپۆلی دووەم شەپۆلی سێم کە تا ئێستش بەردەوامە خانمانی ئێمە بۆ نەیانتوانیوە ڕاشڵەکین دروست بکەن بۆ نەیانتوانیوە بۆ نمونە لە هەشتی مارسا بێت لە ئەو هەڵمەتانەی یاخود ئەو کامپینانەی لە ناوەڕاستی لە کۆتایی ساڵە ئەکرێت ینی کارێکی وا بکەن شۆک دروست بێ لە کۆمەلگا بڵێن وەکو خاتونەوتی کێشەنە پرسی ژنان پرسێکە ئەبێ هەموو کەس بە پرسی خۆی بزانێت پێتان وایە لەوەی کە ڕێ لە تاکسیەک بگرن وەرەقەیەکی بنێتۆ هەراسانی ژنان مەکە ئەمە چارەسەر بێت یان بە دانانی ژمارەیەکی گەرم کە ینی بمبورە شتەکەم زۆر درێژ کردەوە ماوەی ڕابردوو خانمێک پەیوەندی پێوە کردم وتی چۆن هاوڕێیەکم ڕزگار بکەین لە ناو خێزانەکەی براکانی لێی دەدەن باوکشی لێدا لەگەڵ ژەمە خواردنەکانە ئەو لێدانی هەیە باشە من پێشنیازی 1990 بۆ کرد وتم بەڵام 1990 ئەتوانێت چیتان بۆ بکە وتی نازانم ئەتوانێت چیمان بۆ بکە وتم ئەزانی ئەتوانێت چیتان بۆ بکە یان ئەتوانێت بێتە سەر ماڵەکە بڵێ بۆ واکەن یانەوەی بیبەنە دەرەوە لە ماڵەکە وتی ناوەیەوێ هەر لەوێ بمێنێتەوە کێشەکەی چارەسەروێ تا ئێستش کێشەکە بەردەوام کاگەردگار من دووبارە گەڕێمەوە بۆ ئەوەی گەر بە درێژایی مێژووی مرۆڤایەتی سەیریکەی ژن فیگەرێکی ئەساسی بووە لە ڕزگاری نیشتیمانی لە سەرخستن لە بنیاتنانەوەی وڵات لە ئاوەدانکردنەوە لە بابەتی کارگێڕی لە بابەتەکانی تر بەڵام با بڵێن سڵتەیەکی ڕەگەزیر هەژمونێکی سیاسی کردووە بەسەر تەواوی بەشەریەتدا کە وای کردووە کۆمەلگا لە جیاتی ئەوەی بەرەو کۆمەلگایەکی ئاشتی خواز بەرێ کۆمەلگای تێوە گلاندووە لە کۆمەڵێک بابەتی زۆر دژبەیەک
بابەتێکی پەیوەندی باز لە دیموقراتیەت و حقوقی ئینسانەکە لەولاوە بابەتێکی عشایری و مەذهبی و میلیشیات و دنیایەک کێشە و گرفتت بۆ دروستەکە لایەنێکی تر باز لە عەدالەتی کۆمەڵایەتیەکە لە لایەکی ترەوە کۆمەلگایەکی ڕئسمالی دروستەکە کە فروقی طبقی لە خوارەوە هەتا سەرەوە لە بینە یعنی وای لێ کردووە لە من باز لە کۆمەلگاکەی خۆمەکە جەنابەت باست لە مێژوو کرد ئێمە من بۆ مێژووی دوور ناڕۆم بۆ مێژووی نزیکە ڕۆم ساڵی 1940 کە ڕێکەوتنامەی حقوقی ئینسان هەبوو کۆمەلگەی نێودەوڵەتی تێگەیشت کە ئەم ڕێکەوتنامەیە ناتوانێت پێداویستیەکانی تاگ و توێژە جیاوازەکان تێرکە بۆیە ڕێکەوتنامە و پرۆتۆکۆلی جیایی دروست دامەزران لەوەی کە مەسلەی مناڵ مەسلەی کەمەندام کەمینەکان و ژن و هەتا دوایی ئێمە ڕێکەوتنامەی دنیامان هەیە سیداومان هەیە پەکینمان هەیە ڕێکەوتنامەی حقوقی ئینسانیمان هەیە قەراراتی ئەنجومەنی ئاسایشمان هەیە کە 1925 و لەگەڵیشە ئێستا بۆ نمونە ئێستا عێراق کۆمەڵێک پرسیاری ڕوبەڕوو بۆتەوە لە دوای 25 ساڵی کۆنگرەی پەکین ئەبێ عێراق و دەوڵەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەندێک توانیویانە ئەمە بکەن لە دوای 25 ساڵ لەگەڵ ئەو بەڵێنانەی کە دەوڵەتەکان و حکووماتەکان داویانە بە کۆمەلگاکەی خۆیان لە چاکردنی ژن لە ڕووی سەحەی ئینجابی لە ڕووی پاراستنی لە توندوتیژی لە تەحەڕۆژ لە ئیستیغلال نەکردن لە زەمینە سازی لە ڕەخساندنی دەرفەت من ڕەخساندنی دەرفەت و من هەرگیز دڵخۆش نیم بەوەی سێ ژن بچێتە کابینەینەوە سەرۆکی کم ببێ بە سەرۆکی پەرلەمان دڵخۆشم بەوەی هیواداریشم بەڕێز سەرۆکی حکوومەتی داهاتوو سیاست و فەلسەفەی نیشتیمانی لەسەر بنەمای ئەوە بێ کە بڕیاری جەریئانە و لێپرسینەوەی جەریئانە و یاسا و تعلیماتی جددی من نمونەیەکی بچووکت بۆ ێنمەوە ئێمە لەگەڵ تەرزەخانە مەلەفی یەکەکان یەکسانی جەندەریمان لە ئەنجومەنی خانمان بە نمونە ئێمە لەو دامەزراوەیە هەوڵە دەین سیستەمی حکومڕانی بەرەو حکومێکی عادلانە کە ژن و پیاوتایە یەکسان بێ و ژن فیگەرێکی سەرەکی بێ لە ناو دامەزراوەکان بە نمونە ئێمە لەگەڵ وەزارەتی تعلیمی عالی بە سوپاسەوە لە کۆنفرانسێکا 2 ساڵ لەمەوبەر یەکێک لە ڕکۆمێندەکانیان ڕاستپاردەکانی کۆنفرانسەوە بوو کە دەبێ سنتەری دراساتی جەندەری لە تەواوی زانکۆکانی هەرێمدا بمەزرێ لە ڕابردوودا سنتەرێکمان هەبووە لە زانکۆی سلێمانی و لەگەڵ ئەنجومەن لەگەڵ و ئەنومەن لە سۆراندامان مەزران بەڵام دواتر بوو بە شتێکی گشتگیر تەعمیممان کرد لە هەمان کاتدا لە ناو وەزارەتەکانی حکوومەتی هەرێم لە نۆ وەزارەتە ئێمە جەندەریونەت یاخود یەکەکان یەکسانی جەندەریمان دامەزراندووە ئێستا لیژنەیە ئەم سنتەرانە لە زانکۆکانە کاتێکە چێتە بەردەمی وەزارەتی مالیە لە هەیکەلێتەکەیە ڕوبەڕووی سەدمە بووینەوە کە جارێکی تر وەزارەتی مالیە مراکزی دراسی جەندەری کە بنەمایەکی ئەساسیە بۆ ڕێخستنەوەی کۆمەلگا بۆ ئەو بابەتە فکری و بابەتە مەنهەجیانەی کە ئێمە گرفتمان لێ هەیە یەکسەر ئەوە لا ئەبات بە بیانووی ئەوەی کە ئەمە لە هەیکەلێتان نابێ هەبێ لە بەرەوەی میزانی ئەوێ بۆیە ئێمە ئەمە خۆی لە خۆیدا پێشنیازیش بۆ قسەی ئێوە کە پێویستە وەزارەتی دارایی هەماهەنگی هەبێت حکوومەتی هەرێمی کوردستان پرسی ژن دەبێت بکاتە پرسی تەواوی وەزارەتەکانی حکوومەتی هەرێم پرسی دەسەڵاتەکانی قەزایی پرسی دەسەڵاتی میدیایی ئێمە بەداخەوە چاومان لەوەیە یەکێتی ژنان یان ئافرەتان خوشکان ئەنجومەنی خانمان شتێک بکە ئەوەی ئێمە ئەیکەین مەلەوان یعنی دڵۆپێکە لە دەریایەک لە کاتێکا کە دەبێ ئەمە لەسەرەوە هەتا خوارەوە هاوتەری هەمویان سوپاسانەکەم تریفەخان بە قسەکردن لەسەر کارنامەی حکوومەتی نوێی هەرێمی کوردستان ینی بۆ نمونە هەندێک خاڵی تایە سەبارەت بە یاسا من ینی ئەڵێ کار دەکەین بۆ سەروەرکردنی یاسا و ڕێزگرتن لە سەربەخۆی دەسەڵاتی دادوەری و نابێت لە کوردستاندا کەس لە سەروی یاساوە بێت ئێستا بۆ تڕەبتەکەمەوە ئەمەوێت چی بڵێم جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئاماژەی بەوەدا لە سەبارەت بە ئازادی و دیموکراسی و پێکەوە ژیان لە خاڵی سێمەڵێ دژی هەر جیاکاریەکی ڕەگەزی و بە پراوێزخستنی ڕۆڵی ئافرەت دەوەستینەوە پێویستە ئافرەتان بەتوانە و لێهاتووی خۆیان ڕۆڵ و پێگەی شایستەی خۆیان لە کۆمەلگادا وەرگرن بەشداریەکی کارایی ناوکایی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی هەرێم بن جارێکی دیکەش لە شوێنێکی دیکە باس لە ڕێگریکردن لە بەدیاردەبوونی بەکارهێنانی چەکەکە
هەموو ئەمانە خەمی ژنیان زۆر گەورەتر کردووە ڕێگریکردن لەوەی ژن بێتە پێشەوە ئەوەی بۆ نمونە ئێمە لە چەمچەماڵ خاتونێکمان هەبوو ئەوە کەیسەکەی کەس نازانێت چی بەسەر هات ئەمە یەک نمونەیە من بیرمە لە 2012 و 13 ئیشم لەسەر کەیسی خاتونێکی تر کرد لە گەرمیان کە یعنی غەدرێکی زۆر گەورەی لێکرا بوو هەمووی دیزە بە دەرخۆنە کرا و تێپەڕی یاسا چاوپۆشیەکە ئەوترێت بەگشتی لەسەر ئەمانە پێویستە وردە قسە لەسەر ڕاستپاردەکانیش بکەین ئەبێت چی بکرێ لێرە بەدووە واز لە ڕابردوو بێنین گەر وایە ئەگەر بێ حقیقت یعنی چەند یاسایەک دەرکراینە بۆ تایبەت بن بە ژنانیان لە بواری کەسایەتی بەڵام ئایا یعنی تطبیق تێنەکردن یان نە هەتا بێ مەسەرەن تا نمونێ خانمە چەمچەماڵ هینە سێوە قادر هەتا ئێستاش مەلەفێ نەقەپات بووە بەڵام بە کەفالەت دەرچووە ئەو کابرا یعنی ئەو ژنە بەخۆی بەزاری خۆی گوتی ئەمن مێردەکەم ئەمنی سوستاندیە منداڵەکانی سوستاندیە بەڵام ئایا چیاسایەک هەیە لێرە کە تاوانبارەکان سزا نەدەن یعنی بۆ حتا ئەو لەحظەیە ئەو تاوانبارە بە کەفالەت دەربشت لە ینی هەرچەند ئەمن یاسا ناسنیمە ناتوانم بە کاملی لەسەر یاسا قسە بکەم بەڵام ئەو پرۆگرامانەی کار لەسەر کرایە چ لە لایەن ئەنجومەنی خانمان یان دام و دەستگای بڵین ئەکادمی یان هەتا پەرلەمان یعنی ئەوترێ خەریکە بابەتەکە داخرێت ئەو کەسەی دیکەش خانمێکی دیکەش لە بابەتەکەیە خەریکە ئەهێنرێتە دەرەوە لە زیندان و نابینی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ژنان ئافرەتان خوشکان ئەنجومەنی باڵای خانمان ئەو لیژنەی لە پەرلەمانی کوردستانە بە ناوی لیژنەی ئافرەتان و ژنان کوا ڕۆڵیان ڕۆلیان نییە وەکو بڵێن کەسانی زۆر ئەکتیڤ لەو بوارە ئیشکەن احتیمالە کار لەسەر یاسا بکەن بەڵام کە سێوە قادر کوژرا هیچ دەنگێک نەبوو لە سەرجاددا یاسا چیەکە بۆ سێوە لە دوای ژیانی کە سێوە فعلەن مردیان هزارها ژن ئەو ڕوودەکوژرێن لەبەر ئەوەی یاسای قەدەغەکردنی چەک هێشتا لە کوردستان کاری پێ ناکرێتن سەدەها خەڵک هەیە لە جادە دەکوژرێتن لەبەرەوەی کوڕی فلانە مەسئولە دەچیتن تەقە لەسەر کەسێک دەکاتن کە لەسەر حادیسەکی بەسیط وابزان هەمومان ئاگدارین باسی چ دەکەم یعنی یاسای قەدەغەکردنی چەک دەبی هەبیتن نەڵێن وڵە ئەو ژنە خۆی کوشتێ لەبەرەوەی باری تەندروستی تەواو نییە لەبەرەوەی دەرۆنی باش نییە بە بیانووی ئەوانە ینی مەلەفەکان دادەخرێن ینی مال ئەسەف ینی گەشتە ئەو ڕادەیە یەک کۆمنت زۆر بکوتی بۆی دکتۆر من لەسەر مەسلەی سێوە بەداخەوە کە ئەو دوو ڕۆژی شەخەریکە مەسلەکەی سەر هەڵایاتەوە کە کەمێک هەندێک لەو زانیاریانە دیزە بە دەرخۆنە بکرێن و لە یاسا خۆیان بدزنەوە من ئەوە ناڵێم مەسلەی سێوە تکرارە بێتەوە دووبارە و سەدبارە خەڵکی وەکو سێوان تکرارە بنەوە لەم لەحظەیە ئێمە دانیشتوین لێرا لەوانەیە سێوانێک بە مناڵەکانیەوە ئەگەر خۆی بسووتێنێ یا بسووتێنرێ تکرارە بێتەوە ئێستا یەکێکی تر تەلەفۆن بکات و پەیوەندی بک بڵێ من ژیانم لە مەترسیایە مناڵەکانم ژیانیان لە مەترسیایە بەداخەوە من لێرە بە ڕاشکاوی ئەو قسەیە ئەەکەم یاسا بە جددی وەری ناگرێت زابط بە جددی وەری ناگرێت حاکم بە جددی وەری ناگرێت و ئەمەش لە تەجروبەی شخصیەوەم لە زۆر نزیکەوە ئاگام لەم باسانەیە تەنانەت بە پێکەنینەوە وەریەگرن مەسلەی ژن با بڵێن پرسی ژن وەکو خانموتی پرسی ژن بەشێکی وەکو نوکتە سیرەکرێ هێشتا لە کۆمەڵگەی ئێمە لە ناو کۆبوونەوەی زۆر جددیە دانیشتوین لە ئەنجومەنی وەزیرانە باسی سیدا و کراوە لەو لاوە پیاوە گوتێتی خۆژن کە دەستی کرد بە قسەکردن تەواوی نابێ وەکو حەمامی ژنان سیرەکە کۆبوونەوەیەکی جددی کە باز لەسەر کێشەی جددی ئەکرێ ئەمە بێ جددی بکرێ یاسا بێ ملی بگیرێ بە جددی وەربگیرێ یاسا کۆمەلگا نییە یاسا یاسایە زانستێکە لە ناو قاڵبێکە ئەبێت تەطبیق بکرێت سپاسانەکەم تەرزەخان دکتۆر بەسمە بێمەوە لای ئێوە قسەیەکیش لەسەر لایەنی ڕۆشنبیری خانمان بکەین چەند گرنگە خانمانمان ینی بە شێوەیەک قسە لەسەر سەربەخۆیی دارایی و مادی کرا بەڵام چەند گرنگە خانمانمان خۆیان هۆشیار بن ڕۆشنبیر بن و ئامادە نەبن بچنە ژێر بارودۆخێکەوە تەنها بە ناوی خۆشەویستی و عشقەوە تحملی کۆمەڵێک سوکایەتی تحملی کۆمەڵێک تەنازول بەرگەی کۆمەڵێک شتی ناخۆش بگرن تەنها لەبەر ئەوەی ئەوان پێیان وایە چکە یەکێک لەو کەیسانەی کە زۆر باسەکرێت ئەمەلخان و ئەوانیش لە کۆتایی 2015 ئیشیان لەسەر کردبوو ئەوەیە کە هەندێک لەوانەی بە مناڵی لە خوار تەمەنی 18 ساڵی بەشووە درێن بەویست و حەز و خواست و ینی بە هەموو موافقەتی خۆیان ئەیکەن زەواجەکە دوای زۆری نەشیان شکستە هێنێ و فەشەلەیەنێ بەگشتی کۆمنتان و
ئەبێ کابینەی نوێم لەم بارەیەوە چی بکات؟ بەڵێ بەنسبەت بە تەکیدی لایەنی ڕۆشنبیری زۆر گرنگە بەنسبەت ئافرەتەوە، بەڵام گرنگە بۆ هەموو لایە، بۆ هەموو تاکەکی کۆمەڵگەی ئێمە پێویستە لایەنی ڕۆشنبیری خۆی بەهێزکە. ژن کاڵێن ئەم ژنە ئاستی ڕۆشنبیری بەرز نییە، لەبەر ئەوە نییە کە خۆی ئەمەی هەڵبژاردووە، لەبەر ئەوەی ئەو قوربانی کۆمەڵێک کێشە و گرفت هەیە لە دەوروبەریایەتی لە ماڵەوە دەست پێەکە کە توندوتیژی بەرامبەری ئەکرێ لە مەکتەب لە مەناهجی دیراسی لە ڕیکلام لە ڕاگەیاندن، یعنی ئەوەی کە ئێمە ئەیبینین ئەمە هەمووی من ئەڵێم هەمووی بازنەیە، هەمووی پەیوەستە بەیەکەوە. لایەنی ڕۆشنبیری ژن کە من زۆر جار ئەبیستم ئەڵێ وەڵا ژن خۆی کەم تەرخەمە، ژن کەم تەرخەم نییە، ژن کەم تەرخەمی ژن لەوەیە کە خۆی قوربانیە. ژن تا ئێستا نەیتوانیوە لەو گرفتانەی کە ڕوبەڕووی ئەبێتەوە ڕزگاری ببێ. ینی ئێستا باسێوە کراکە ئەو گرفتانەی کە ڕوبەڕووی ژنێکی چالاک ئەبێتەوە زۆر گەورەترە و هەموو کەسێک ناتوانێت بەردەوام بێ و ڕوبەڕووی ئەو هەموو گرفتانە بێتەوە. لەبەرەوە زۆر گرنگە ئێمە کە باسی لایەنی ڕۆشنبیریەکەین باسی هەموو لایەک بکەین، هەموو تاکێکی کۆمەلگا بکەین، نەک تەنها لەسەر ژن بێ، بەڵام بە تەکیدی ئەگەر بێن بۆ خاڵی گۆڕانکارێکە ئەبێ ژن خۆی بیکە، کەس نایەت. ینی ئێمە بە تەکیدی بوونی پیاو بۆ پشگیری ژن لە پرسی ژن زۆر گرنگە. لەبەرەوەی ئێمە لە کۆمەلگەیەکە ژین هەمومان بەیەکەوە پێکەوە ژیانی تایە، جیاوازی ڕەگەزی تایە، جیاوازی ڕاوبۆچوونی تایە، جیاوازی ئاینی تایە. لەبەرەوە ئێمە پێویستیمان بە هەموو لایەکەوە پشگیری پرسی ژن بکە، بەڵام لەگەڵ ئەوە شاکەین بۆ گۆڕانکاری ڕاستەقینە. گۆڕانکاری ڕاستەقینە ئەکید بە تەکیدی ئەبێ ژن خۆی بیکە، بەڵام چ ژنێک ئەو ژنەی کە گەیشتۆتە ئاستێکەوە ئاستێکی ڕۆشنبیری باشە، ئەو ژنانەی کە ئێمە ئەیبینین بەداخەوە تەنانەت نوخبەکانیش هەمووی ئەتوانم بڵێم دیلی حزبەکانیانن، دیلی کۆمەلگایەکانن، دیلی کۆمەڵێک بەداخەوە تا ئێستا ناتوانیوە ڕزگاریان لەگەڵ خانمێک کە لە دەستە بژێری کۆمەڵگەیە قسە ئەەکەی باسی خانمەکەی هاوڕێیەکات بە خراپە. ئەمە بەداخەوە من لە کۆمەڵگەیەنە پیاویش بە باشی باسی پیاوێکی سەرکەوتوی کە ناکە، ینی ئێمە نابێت بەڵام ڕەنگە بەنسبەت پیاوانەوە هەندێک باشتر بێ کۆمەڵێک مافی خۆیانیان وەرگرتێتەوە، بەڵام ئەوەی قسەی لەسەر ئەکرێت ئەوەیە کە خانمان خۆشیان پشگیری لە یەکتر ناکەن. ئەگەر خۆیان هەوڵ نەدەن خۆیان پێش بخەن پێیان ناخۆشە خانمێکی هاوڕێشیان هەوڵی دابێت لەو چوارچێوەیە بێتە دەرەوە. بەڕاستی ئەوەی سە باسم کرد لەبەرەوە ئەو خانمە خۆی قوربانیە، قوربانی کۆمەڵی کێشەیە، هەست بە نەقسی هەیە، کەم و کورتیەک هەیە لە ژیانی، لە مناڵی ڕوبەڕووی توندوتیژی بۆتەوە، ڕوبەڕووی نایەکسانی لە ماڵەکەی بۆتەوە لەگەڵ براکەی کە شوو کردووە. مەسەن ئێستا جەنابەت باسی کۆمەڵێک چیرۆکت کرد کە کچێکی 16 ساڵ بۆ ئەبێ شوو بکە بە ئارەزوو خۆی بە اختیاری خۆی ئەوە هەڵبژێرێ، لەبەرەوەی بە تەکیدی لە ماڵی خۆیان ئەو خۆشەویستی دەست نەکەوتووە وەکو خانمێک هەز بکە جێگەی قبولکردنە، هەز بکە بوونی هەیە، هەز بکە ئەو احتیوای و خۆشەویستیەی کە پێویستە لە خێزانێکە هەبێ دەستی کەوێت. لەبەرەوە سیرەکەین بەداخەوە بە دوو قسەی خۆش لەلایەنی کەسێکی دەرەوەی خانەوادەی خۆی یەکسەر ئەخەڵەتێ و تەسیرە بێ و وا ئەزانێ ئیتر کە شوو بکاتەوە هەموو کێشەکانی چارەسەرە بێ. لەبەر ئەوە وا بزانم زۆر گرنگە، یعنی وەکوتم ئێمە پێویستیمان بە شۆرشێکی فکری هەیە لە هەموو لایەکەوە و بەداخەوە ینی بۆ جەنابیشت ڕاگەیاندن ڕۆڵێکی زۆر خراپی هەبوو، بە تایبەتی ئێستا باسی کێشەی سێوە کرا، بەڕاستی ڕاگەیاندن ڕۆڵێکی خراپی هەبوو. بەداخەوە لە لای ئێمە هەموو شتێک بە سیاسی کراوە، هەموو کێشەیە کۆمەڵایەتی بێ سیرەکەین لایەنێک جیهەتێک سیاسەتی تێکەڵەکە وای کردووە خەڵکەکە متمانەیان بە دادگا نەبێ، متمانەیان بە هیچ لایەک نەبێت. تەنانەت ئەگەر کێسمان هەیە کە زۆر بە شێوازێکی باش
حکمی لەسەر دراوە بەڵام لەبەرەوەی خەڵکەکە بڕوایان بە دادگانەماوە وەکو سوڵتەیەکی علیا وای کردووە کە دایمەن جێگەی گومان بێ کێشەی سێوە بەداخەوە ڕاگەاندن ڕۆڵێکی زۆر زۆر خراپی هەبوو ڕاگەاندنەکەمان ئەبێ باسی بکەم تکایە لەبەر ئەوەی ڕاگەاندن لای ئێمە ڕاگەاندنێکی موەجهە بەداخەوە یعنی تەوجیهی پەیامەکەوا لە خەڵکەکە ئەکا مێشکی خەڵک تەوجیه بێ بۆ پەیامێک کە خۆی ئەیەوێ بۆ ئامانجێک کە خۆی ئەوێ سیرەکەی دوای ماوەیەک کە حقیقەتەکە وانە بێ خەڵکەکە قبولی ناکەن چونکە لە ئەساسە ئاڕستە کراون بۆ حکمێکی پێشوەق کە لەلایەن شەوکە ئێمە لێرە باسی ئەوەی خات و سێوە و منداڵە بێنازەکانیمان کرد لەبەر ئەوەیە کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان خەڵکی ئاساییە پەرلەمانتار هەیە کەسانی چالاک هەیە قسە لەسەرەوەکەن خەریکە ئەم کەیسە بە دەردی کەیسەکانی دیکە ئەبرێت و دائەخرێت ئەوە تا ئێمە لێرە دیسان باسی ئەەکەینەوە بۆی بە هاوڵاتیانیش بڵین بە چالاکانیش بڵین بە خەمخۆرانیش بڵین کە ماف چۆنە ئەبێ بەو شێوەیە مامەڵی تیا بکرێت بگێدرێتەوە بۆ خاوەنەکەی یاسا چۆن ئابێ بەو شێوەیە تەطبیق بکرێت نەک بابەتێک لەسەر کەسێک ساغ بکرێتەوە کە نەی کردبێ یاخود کەسێک لە تۆمەت و تاوانێک بە دەربێت و خۆی دەرباز بکە کە کردبێتی تەنها لەو منتەلەقەوە بوو ئێمە قسەمان لەگەڵ کرد سوپاس دەکەم دکتۆر دواتر دێمەوە خزمەتی جەنابتان ئەچمەوە دۆگ لای هەیفاخان ببورن هەیفاخان بەنسبەت بەشداریکردنی ژنانەوە یاخود با بڵێم هەلی کار بۆ ژنان لە دەڤەری بادینان ینی ئەگەر تۆ ڕاستپاردەیەک پێشنیازێک بۆ حکوومەتی نوێ بخەیتە بەرچاو بیخەیتە ڕوو چی ئەبێت سەبارەت بە دۆخی ئافرەتان و ژنان لە دەڤەری بادینان چۆن بێنە پێشەوە چۆن داوای مافەکانی خۆیان بکەن چۆن ڕۆڵیان هەبێت لە کۆمەلگە و بەشداریان پێ بکرێت بەێ زۆر سپاس بەسڕێکی بدەبم تنێ ئەس دکومنتال سەر ئاخنێت هەواڵێتمە خانمێت هێژا تەرزەخان و دیسان تەریفەخانێ ئەگەڕێکی بدەمن لەسەر بابەتێ تەلاقێک و تایبەتی ئەو کچا ئەم بێژین دهێتە هێشتا نەهاتیە بە گوهاستن بەلگوهاتیا مارەکردن لە هێشتا نەهاتیە ئەم بێژین بە گوهاستن بۆ ماڵا هەڤژینێوێ دوێرێ دا دەمێژێک ڤەت بن دبیتە تەلاق ئەم متەلاقە لەسەر ناسنامەوێت هێتە نوێسین ئەدبێژم هەواڵێتمەیە نێکەتی ئافرەدان جی حاضرن تناڤاوێ مێزگەردێدا ساڵا 2016 me nivîsarek ku nêzîkî 5 salan me di nafrêzên Eketiya Afretên Kurdistanê da kar kiriye. Proje yasayek hebû gel dadgeha Duhokê û dîsan gel cihên peywendîdar me da em bêjin Perlemanê Kurdistanê bu hindê kar li ser hindê bikene ve ew kiçên hêşta nehatîne ve guhastin bu hindê li ser nasnama we nehête nivêsîn mutalaq. Anku kar li ser çendê hatiye kirin lê ez nizanim heta çira de ew proje keftiye karî û dîsan çend gehiştiye di barê cêvecîkirinê da. Sebaret axiftina ya terîfexanê ku lêborîn ve kar li ser wî projeyê rêkxerawên eketiyên afretan û dîsan jinan û xwîşkan û heta dumayîkê ev rêkxerawên bi navê jin mafê jinê de axivin ew proje nagehîte em bêjîn gundin em bêjîn nahiyane qezane û ev cihên dîtir lêbtinê em ser astê em bêjîn astekê biçîk her projekê hebîtin em encam deyn. Anku em ji mareka zor ya afretan bêbar kenç her projekê ku em bêjîn dê mifadar bîtin afret bihête itinavkarî da û dêbîte xudan dahat û bîte xudan em bêjîn karekê baş bişêtin bi serferazî kar jiyana xwe ya zarokê xwe prêve betin. Lê gaziya me wekû em bêjîn serpirsa te jinên parêzgeha Duhokê bu kabîneyan ya hikûmeta Herêma Kurdistanê herçende ya em geş bînîn jî cihê destxweşiyê ye jî ku sê afret evrûke çûne tinava ya em bêjîn wezaretan da bûyne wezî de ev cihê serferaziyê ye cihê rêza me ye jî bu hikûmetan ya Herêma Kurdistanê lê pêtiviye jî ev em bêjîn rêja beşdariyê şor bît exvexarê bû nav cihên dîtir da ankol navdam û dezgahên dîtir da bû nimûne nav parêzgehan da navqezan da anku piter rêkê bidene afretê beşdar bîtin nav deshelata ya teşriî û nav deshelata tenfîzî da
بۆ هەندێک و ئەف ئافرەتە خۆ بێبار نەبینن چونکە ئەم بێژین ڕێژە ئافرەتێن خوددانکار و خوددان ئەم بێژین شیان دەڤەرا بادینان ئەم بێژین ڕێژەکە باشە دێشێن دەست هەڵاتێ ڕێڤەبەن لێبتنێ گازیەکە من یادی ترژی هەیە بۆ هەمی ڕێکخراوێن ئافرەتان و ژنان ئەم پێتەوی ڕێک خستنەکەێنەت ناوان هەمی ڕێکخراواندا پێتەویە دەنگێمە هەمیە ئێک بیتن بۆ پرساژنێ نەبتنێ ئەم بوو بەرژەوەندیên خۆیان تاکە کەسی بچینەت ناوا دەست هەڵاتێدا لێ ئاخفنەکە دیتر یا گەلەکە گرنگ ئەف ئافرەتێن چوینەت ناوا دەست هەڵاتێدا و بووینە ئەڤروکە خوددان ئەم بێژین کار و ئەرکێن گەلەکێت باش پێتەویە پەیوەندیەتوانات گەلوان ئافرەتێن دیترژی هەبن ئەvê ku dibon binwanda çunke gileya me hemî afretan ew her afreteka gehişte cihê dest helatê lê mixabinî ve gaziya wan dîsan destê wan nagehîtê belku tinê dengê me di nav em bêjîn deverekê daye û dernakevîtin. زۆر سپاس خاتون هەر بشیت تەرزەخان زۆر بە کورتی. من تەنها ویستم یەک تێبینیم هەبوو لەسەر ئەو قسەی کەوتی وابزان پرۆژەیەک هەیە بۆ ئەوی لەسەر ناسنامە نەنووسێ متاڵەقەیان هیچ شتێک بەتایبەت بۆ ئەوانەی کە نەگواستراونەتەوە. بەڵام بۆچی ئێمە گلەی لەوە ناکەین خۆژن بیپسی نییە بڵێ کە کرایەوە عینەن مەسلەی کرانەوەکە و نەکرانەوەکەیە ئەمان نەگوازراونەتەوە لەبەرەوە نەنووسێ متەڵەقە ئەمان گوازراونەتەوە لەبەرەوە هەڵپسراون بنووسێ متەڵەق. پێشنیازتان چییە بۆەوە؟ پێشنیازم ئەوەیە کە نەمێنێ لەسەری هیچی نەنووسێ ئەمەیان سنگڵە و ئەمەیان متەزەویجە ئیتر تەواو. سپاس لە ئەنگلیزیەکە چارەسەر کراوە گەر دایکیش بێت پێڵێن دایکێکی سەڵتە سنگڵ مام هەیە بۆ نمونە فەرموو کەس هەیە قسە بکات فەرموو. من تێبینیەکم هەیە لەسەر ئەو قسانە ئێمەی ئافرەت لۆ زیاتر ینی سیقەمان بە خۆمان نییە یان لە شتەکانی خۆمان بترسین وەکو ئەوەی مەسەلەن ئەو کەسە تەلاق درا من هاوڕێکی خۆم دەناسم نەگوازرابەوە تەلاق درا نەگەیشتن لەگەر دەستگیرانەکەی نەگەیشتن یەکتری و تەلاقیدا یعنی لە ماڵێ وایان لێ کرد کە زۆر زۆر شەرم لە خۆی بکە کە ینی ویان لێ کردبوو دەیانگۆ ئەمە شەرم لە خۆمان دەکەین و کچەکەمان تەلاق درا ینی ئافرەت لە ناو کۆمەلگای ئێمە لۆوە بترسێتن لۆ بترسێ مەسە ئەمن لە بۆش دەگەڕێنەوە ئافرەتی ئێمە بڕوای بەخۆی نییە ڕۆشن فکر نەبووە هەموو ینی هەم لە ناو خێزان هەم تاک بەخۆی من وەکو خۆمەکو ڕێکخراوەکانی ئافرەتان پێم باشە زیاتر ئێمە لەگەڵ ئەنجومەنی کاروباری خانمان لەگەر وانە هەمەهەنگیەکمان هەبیتن هەمەهەنگیەکمان هەبیتن هەبووە بەس بە جۆرێک نەبووە کە شتێکی وا بکەین کە ڕنگدانەوەی بدا لە ناو کۆمەڵگای ئێمە ئەمە چ دەکەین لەوانەیە ساڵانە کۆنفرانسێک شتێکی وا دەکەین و دوسێ ڕۆژدا دەنیشین بە دیارەکە و هەموو یەک شکل و یەک دەموچاوە ئەوە ئەمە ناگەین زۆر لەسەر ئەو پارە بە هەدەردانە شکرێکە لە کۆنفرانسەکان نەکرێ وترێت کێشەی چەندین ژنی پێ چارەسەرەکرێت وایە لۆ ئەمە نەگەڕین یعنی نەچین زیاتر نەچینە ناو ئەو جیانەی کە عشایرن ئەو جیانەی کە دەبینین ئەو کێشانەی زۆر لێ ڕوودەداتن لۆ لە خۆمانەوە هەر دانیشین و ئەو دەموچاوانە کە دەرێن بڕوامان پێین و بەس دادەنیشن قسەکانی لێ دەکەین و تەواو ئیتر هیچ ئیشێکی بۆ ناکەین یان گوندەکان لۆ ئەوای بکەین نە با هەمە هەنگێک هەبی لە مابینی مە و لە مابینی حکوومەت شتی زیاتر ئیشی زیاتر لەسەر ڕۆشن فکری ئافرەت بکەینەوە. زۆر سپاس دەکەم خاتون فەرموو. سپاس بۆ میوانداریتان پێشەکی دەست خۆشتان لێ دەکەم لە بەڕێست و لە کەناڵی کوردستان بیستەر بۆ پێشکەشکردنی ئەو بەرنامەکە هاوڵاتی و حکوومەت لێک نزیک دەکەنەوە پیرۆزبای کابینەی نوێژ لە جەناوی کاک مەسرور و تاوی خەڵکی کوردستان و وەزیرە بەڕێزەکان دەکەین من تەنیا پێشنیارم ئەوەیە کە ژمارەی پارێزگار و قایم خام و بەڕێ و بەر و سەرۆکی زانکۆ ئافرەت زیاد بکرێ هەرەوەندە دەستان ئەوەش هەیفاخانیش لە ناو قسەکانی ئاماژەی پێدا بڵێ کەس ماوە قسە بکات نە ئەوەی قسەی کردووە کاتم نییە بگەڕێمەوە لای ببورن تەواو زۆر زۆر سپاس بینەوە تەرزەخان کۆمەڵێک بابەتی باش باسکراون وردە وردە کورد ئەڵێت کۆی بکەینەوە بۆی بزانین بە ئەنجام چۆن لی بینە دەرەوە بابەتێکەیە بە ینی من پێشم وتراوە کە قسەی لەسەر بکەین ئەوەیە کە هەراسانکردنی تەمەەن پیاوان و ژنان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەراسان نەکرێن بە تایبەت ئەوانەی دەرکەوتون بەڵام ڕەنگە هەراسانکردنی کچێک خانمێک ئاسانتر بێت لە ڕێگەی کۆمەڵێ بابەتەوە کە لای کۆمەلگەی ئێمە بڤەیە هەر باس کرا بەبێ بەڵگە
ینی ڤیددیۆ بڵاوەکرێتەوە کەسایەتی کەسەکە نییە کەچی هەندێک جار بەسەریا ساغە بێتەوە ئەگەر دە کەس بڵێ ئەو نییە 100 کەسەڵێک با بخۆیەتی و باجی ئەدات هەراسانکردن یاخودەوەی پێوترێت سوشل بوڵین لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە چۆن بەری پێ بگیرێت و حکوومەت چی بکە لەم بارەیەوە من بەڕاستی پێم سەیرەکە هەتا ئێستا هیچ نەکراوە لە بەرەوەی کەسەکە بە ناو ناسنامەیەکی دیاری کراو یەت کۆمەڵێک جنێ و کۆمەڵێک بوختانەکە یان تهدیدەکە یان هەڕەشەکە یان هەرچی شتێکی کە ئیکە ئەمانە زۆربیان کەسانی ناسرا و ناوی تەواون ناوی دیاری کراون بەڕاستی زانی من کەسێری ئەم کابینەی حکوومەتاکەم کە خەڵکەڵێ من هیوام هەیە بەم حکوومەتە هیوام هەیە بەم حکوومەتە خەڵک هەمووی چڕ کردوتەوە لە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە سەرۆکی ئەنجومەنی وەزیران گرندایزەر و ڕەجل حەدیدی نییە ئەمە سەرۆکی دامەزراوەیەکە لەسەرەوە تا خوارەوە یەتە خوارەوە هەر یەکەمان لە شوێنێکا بەرپرسین بۆ نمونە کە باسی هەراسانکردنەکەی ئەمە ئەرکی سەرۆک حکوومەت نییە ئەمە ئەرکی یاسایە ئەرکی پۆلیسە ئەرکی ئەوانەیە کە بەر بەمانە بگرن تەرکیزکردنی ئێمە لەسەر قوربانی لەسەر بەکارێنانی مۆبایل و سیمکارتە کان بکرێت کە بەکارەهێنرێن بەبێەوەی هیچ بەڵگەنامەیەک بدرێ بەکارێنێت تەڕەشە ئەکات تهدید ئەکات ئەیترسێنێ ئیبتیزازی ئەکا و داوای شتی لێ ئەکا و شتی پێکات و سیمکارتەکە شکێنێ و فڕێ دانەیەکی ترێن تەلەفۆنیش بۆ ئاسیاسێڵ و کۆڕک بکە ئەڵێ ئێمە هیچ پەیوەندیمان بەم سیمکارتەوە نییە و بەناوی کەسەوە نییە و زۆر بە ئاسایش تۆ توانی بچی بە 3000 سیمکارتێک بکڕیت و هەرچی شتێک هەیە پێی بکەیت هەندێک جار بەلاشت دەنێت چکە بای 3000 وحدەشی لەسەر 5000 وحدەشی لەسەر بەڵێ ئەمە کەواتە هەر بۆ خۆی تەژیاکردنە بۆ ئەوە تەژیاکردنە بۆ ئەوەی فەسادێک بڵاو ببێتەوە لە ناو مناڵانێکا و لە ناو گەنجانێکا کە ئێمە لە پەروەردە بەدەستیەوە ئەناڵێنین بەڕاستی بڵێ گرفتەکان گەیشتونەتە حدێک کە بەشی توێژەرانی کۆمەڵایەتی کە من خۆم لەوەی کارم کردو پێشەوەی بێمە دەستەی ئەوەی جەندەری توێژەرانی کۆمەڵایەتی ئێستا حالیان ناتوانن گرفتەکان بە تەنیا چارەسەرکەن ئێستا داوای هەماهەنگی کراوە لە وەزارەتی کار لەگەڵ وەزارەتی ناوخۆ بۆ ئەوی بتوان گرفتەکان چارەسەرکەن ئەم گرفتانە هەموو ئەم کۆمپانیەکانی مۆبایل بەشێکن لێی کەم تەرخەمی پۆلیس بەشێکە لێی تەرکیزکردن لەسەر قوربانی و پشتکردنە ئەو کەسەی کە تاوانبارەکان بەشێکی زۆر گەورەیە لە بروی ئێمە تەرکیزەکەینە سەر ئەوەی ئەو کچەی کە بۆچی وای کرد لە باتی ئەوەی بڵین ئەو کەسە بۆ تهدیدیەکە ئەو کەسە بۆ هەڕەشەی سپاسانەکەم ئەمەل خان بەنسبەت ژنان لە شوێنی کار ئەنی زۆر جار من بیستومە کوڕان پیاوان و تویانە ئەو کۆمپانیایە ئەڵێت لە ڕەگەزی مێ بێت ئیتر کوڕانیان هیمال کردو ئەوان چانسی زیاتری کارکردنیانەیە ئەوان زیاتر لایەن لەیەکرێتەوە بەڵام لێرەیە بابەتێکی دیکە هەیە ئەویش ئەوەیە کە ئافرەتان لە شوێنی کار هەراسان ئەکرێن بە بێدەنگی یانە بێ بێدەنگی لێ بکات لە پێناو ئەوەی قوتی ژیانی و کارەکەی لە دەستنەیات یان ئەگەر بڕیار بدات و بوێری ئەوەی هەبێ قسە بکات دیسان هەر خۆیەتی بازەکاتات بە دڵنیاییەوە من بابەتێک قسەیەکم کرد وتم من دڵخۆش نیم بەوەی کە تەواوی دامەزراوەکانی هەرێمە گەر ژن ئیستیلامی کایان ژن بچێتە ئەو شوێنە بەڵام لە کاتێکا فەلسفەی حکومڕانی و ژینگەی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری چەقبەستوو لە شوێنی خۆیان بوەستێتەوە ژنێک لە دوورەدەیەک نەتوانێت بەهرەمەند بێ بە خزمەت گوزاریەکان و پێداویستەکانی بۆ دەستەبەر بکرێواتە ژنێک لە ناو مەرکەزی شار هوەری نییە ئەگەر حکوومەت و دامەزراوەکان خزمەت گوزاری بۆ بگەێنن چونکە ئاسانترەوە بەرچاوترە بەڵام گرنگ لە دامەزراوە حکومی و خەدەمەکانەوەیە کە هەموو ئەو خەدەماتانەی کە پێویستە کات ژنێک یان پیاوێک یان هاوڵاتیەک لە شار بەریکەوێ لە گوندەکانی سەر سنوور گەنجەکانی ئێمە لە کچان ئەمەشە لە ئێوە و لە ڕێکخراوەکانی دیکەشەکەڵێن ئێوە نەگەیشتونەتە ئەوێ لێرە بە دوا ئەبێت چی بکرێ بۆی دەستان بەوانیش بگات ڕۆڵەکان خەڵکی ئێمە وشیار نییە بەرامبەر بە ڕۆڵی هەر یەکێک لەو دامەزراوانە ئەنجومەنی باڵای کاروباری خانمان کە بەشێکی بچووکە لە سەر بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانە ئیشی دەرداڕشتنی سیاسات و استراتیژە بەرپرسیارەتەکە ئەکەوێتە سەر بڕیاردان لەلایەن سەرۆکایەتیەوە جێبەجێکردن لەلایەن وزارەتەکانەوە هەندێک جار یان لە زۆربەی کاتەکاندا کاری باشتان کردووە پێشنیازی باشتان خستۆتە ڕوو بەڵام ئەنجومەنی وەزیران و ئەوانەی کە دەبێت جێبەجێ بکەن بە قسەیان نەکردوون نەخێر من بە ئەمە تەوزیحیکەم ئەنجومەنی خانمان کاری زۆر باشی کردووە لەسەر بنەمای
ئەگەر دادگا هەبێ ئەگەر لێ پێچینەوە هەڵسەنگاندن هەبێ تەمەنا ئەکەم تیمێکی پرۆفیشناڵی نێودەوڵەتی و ناوخۆیی بێت ئەنجومەنی باڵخانمان هەڵسەنگێنێ لە بەرپرسیارەتەکانی بزانە چی کردووە و کەم و کوڕەکان و کەم تەرخەمەکان لەکوایە تو کە من باسم لە استراتیژ کرد باسم لە چارەسەر کرد بە بەرنامە کاتێک کە تو استراتیژێکدا ئاڕێژی و ئەبێتە کتێبێک و پڕێتی لە بابەتی زانستی و ڕێکارە چارەسەریەکان بەڵام کاتێک کە تو ئەم استراتیژێتە میزانیت بۆ دانەنا ساڵانە کە نەتوانی لە موازنەی ساڵانەیە ئەمە وەزارەتی کار و سەحە و عەدل و سەڵتاتەکانی تر بەرپرسیارکەی لە جێبەجێکردنی تەواوی ناوەڕۆکی ئەو استراتیژاتانە ناتوانانی بۆیە مەسلەی کار کاک یادگار ئەوەی کە ئێمە لەگەڵ بانقی نێودەوڵەتی کردمان مەسلەکە هەر ئەوە نییە ژن بتوانێت بێتە ناو بازاری کارەوە ئێمە گرفتی قانونیمان هەیە مەسەرەن لە یاساکانە نەیتوانی بە تایبەتی یاسای کار نەیتوانی وە زەمینە سازیەکی قانونی بڕەخسێنێ بەوەی کە کاتێک ژن لە شوێنی کاری یان بنمونە لە تعریفەی کارکردنی شەوانە هەندێک کاری قورس بۆ ژنان نابێ هەندێک کاری شەو بۆ ژنان نەگونجاوە وە ژینگەی کارکردن لە کۆمەلگای کوردستانیە موئهل نییە بۆ ژن بێتە پێشەوە لە عورف و عادات و کۆمەڵێک بابەتی تر کە ڕێگرێت تریفەخان بەنسبەت بابەتێکی دیکە و ڕۆڵی خێزان چۆن ئەتوانێت تاکێکی هۆشیار بە مافەکانی ژنان پەروەردە بکات هەر لە ناو خێزانەکەەوە پەروەردە بوو بێت بەوەی کە ڕێز لە ژن بگرێت نەک وەکو ژن وەکو مرۆڤێک مخابنیڤە خێزانە کورد ئەسنابێژم هەمی بەس ڕێژەکە هەرا مەزن زارۆکبوون بێ پلانە یعنی بۆ نمونە مەسەلەن ڕەنگە 5 زارۆکە بینێت خیلالی 12 ساڵەدا یان 4 زارۆکە بینێتن بۆ بێ ئەوەی پلانێک هەبیتن ئایا ئەف زارۆکە دێ چاوە ئەیتە پەروەردەکردن خوێندناوی دێ چاوە بێت کاریوی دێ چاوە بیتن ڕەنگە gelek جاراژی بوارێ جندەریدا نەیەکسانیا جندەری هەیەت ناف خەیزانێدا بۆ نمونە مەسەلەن دەبێژتن ئەگەر کوڕێک تاقانە بیتن و حەفت خشکی هەبن ئەو حەفت خشکانە بەرکو خزمەتەوەی برای بکەن لەبەرەوەی تاقانەیە بەڵام ئەگەر کچێکی تاقانەمان هەبێت لە کۆمەلگای خۆمان یعنی زۆر ئاساییە با خەدامەی ماڵە بێت خەدامەی هەمویان بیتن زۆر ئاساییە یعنی ئەو جێوازیە ڕەگەزیە لە کورداواری و لە عشیرەتی و لە ئاینی هەرمایە و هەرش دەمینێتن بۆ نمونە مەسەلەن ئەگەر من باسی خۆم بکەم ڕەنگە منش هەروە بم بۆ لەبەرەوەی ئەو ها پەروەردەکرایمە یعنی ڕەنگە داکێکی ڕەوشەمبیرش حتا ڕاددەک پێ متەئەسر بیتن بە پەروەردەی کە پێی پەروەردە بووە ئەو جیاکاری جێندەری بکاتن حکوومەت دەتوانێت چی بک بۆ هێنانەوەی ینی خێزان لە چارەسەرکردنی ئەو خەمانەی ڕوبەڕووی ژنان دەبنەوە بە درێژایی ساڵ و بە درێژایی ماوەکان وەکو سەر هەلدانێکە فکری ینی دکتۆرەش باس کرد سەر هەلدانێکە فکریمە پێویستە ناو ژناندا یعنی تایبەت ژنێن نەخیندەوار ژنێل ماڵ ژنێل گوندان بۆچی ینی ئەو جهێن پەیوەندیدار پرسا ئافرەتێ نەگەهنەوەن ژبەر نەبوونا ئابوووریەکی تایبەت بوان جیهان بە بۆ نمونە بۆچی ژنێک جیاکاری بکەت نەبەرە کچ و کوڕێکیدا کچش هەمان شێوە دایک بێت و کوڕش هەمان شێوە دی بێت هزر ینی کارت گەلبی بەڕاستانەکەم دکتۆر بەسمە کاتم زۆر کەم ماوە چەند گرنگە حکوومەتی نوێی هەرێمی کوردستان کار بکات بۆ ئەوەی نێتوەرکێک تۆڕێک دروست بێت لە خانەقینەوە تا زاخۆ کە تایدا ژنان بتوانن لەگەڵ یەک قسە بکەن پەیوەندیان هەبێ خەمەکانی یەکتر بزانن و پێکەوە استراتیژ و پلانیان هەبێ بۆ چارەسەرکردن نەک هەریەکە و لای خۆیەوە کار بکات و لە ئەنجامیشە لەبەرەوەی کارەکان پارچە پارچەیە ئەنجامی نەبێت زۆر بە کورتی بەڵێ کاکیاتگار زۆر سپاس بۆ ئەم پرسیارە حکوم ئەم کابینێ تازەیە ئەبێ کار لەسەر بەڕای من تەرکیز بکاتە سەر سێ شت یەکەم شت ڕاپرسیەکی سەرتاسەر بکە بۆ هەموو ژنان بە تایبەتی تەرکیزی لەسەر ژنی لادێ بێ پێداویستەکانیان چییە کێشەکانیان چییە پێویستیان بە چییە ئەبێ ئێمە کۆمەڵێک دەموچاوی تازە بێینەکایەوە ئەبێ بەشداری سیاسی تەنها تایبەت نەبێ بە خوشک و کچی بەرپرسەکان و بە نوخبەیەکی ئەکادمی بەڵکو ئەبێ ژنی لادێش بێنەکایە سیاسیەوە و بەشدار بن و دەنگی خۆیان بگەینن بەدەسەڵات کار لەسەر پێدانی قەرزی بچووک بکرێ و لەگەڵ ئەوەشە زۆر گرنگە دامی ئەنجومەنی خانم بکرێ بەڕاستی کار ئەنجومەنی خانمان کارێکی تایبەتی لەسەر ئەو هەلکەلیەی کە ئێستا هەیە کەلیەکی سەقەتە ئەبێ دووبارەکردنەوەی
دروستکردنی ئەم ئەنجومەنە بکرێ لەسەر ئەساسێکی ڕاستەقینە و دامی مادی و بەشەری بکرێ بۆی بتوانێت کارەکانی خۆی ئەنجام بدا و لەسەر ئەساسی محاسسەنە بێ بەرک و لەسەر ئەساسی ئەزمون و ژنی خاوەن ئەزمون و ژنی ئەتوانم بڵێم بەتوانە بێنە ئەو کایەوە کاری لەسەر بکەن وەکو وتیشم بۆ ئەوەی ئەم نێتوەرکە دروست بێ لەسەر ئاستی هەموو هەرێمی کوردستان زۆر گرنگە ڕاپرسیەکی گشتگیری بکرێ حکوومەت بودجەیەکی بۆ تەرخام بکە بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوەکان هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی نەک تەنها ڕێکخراوی ژنان لەگەڵ موسساتە حکوومیەکان وەزارەتەکان هەمووی کار لەسەر ئەو پرسە بکەن جاری پێویستە بزانن ژن چیەوێ و پێویستی بە چییە و چی هەیە و چی پێویستە بۆی بکرێ. سپاس دکتۆر بەسمە هەیفاخان زۆر بە کورتی وەڵامی پرسیارێکم بیتەوە چەند گرنگە چیتر لە ڕێگای سوڵحی عەشایریەوە ئەو کەسانەی لەسەر بە ناوی شەرەفەوە ژنانیان کوشتووە ژنانیان تێرۆر کردووە تێنەپەڕێ و بەسەریانە تێنەپەڕێ و بۆی دەرنەچن زۆر بە کورتی. بله بریا چاتروجا کان سروی بابتی مدگل رئیس عشیره که آخفت سر بابته که هرچند از کار روزنامه‌وانی جدا کارت کم مگلک برام بریوی اره بوچی هینوان ظلامان ناراوستینن اوه ناوه عشیرت جنت کجن آخفنکا گلکا جوان دیار کرگود ام رئیس عشیر یدبوینه مروفت راشل پیشچاوین جواکی و پیشچاوین جنان تایبت چونکه بن پرده عشائری افضلامن جنت کجن سوجن ام بجین بردن هر توانا که هبیتن جن افریقای آروپ رود بیته و دهتا ام بجین تندو تیجیا برام بروات هتا کرن ام بجین یا گرنگجی حکمت جاره یاسا سرور بیتن حول بداتن هرچی شوازه که هبیتن چون که اما ویت نویتن افریقا هشتا جواک ما کردی گرنگی داتا لای عشیرته اوه بابته که برچاوشی بلا ام سردازگاهت را گهاندنه خوشبی بابتی ندینه پاش اجبرکو بریا هفتیه کشی 4-5 کشه جنان و ید ظلامان گشتینه جهن عشائری واتن نویتن کشتوام گهنه جهد پیوندیدار وکو بنگهت پولیسا و رهبریاتون دو تیجه بلکو یا گرنگه هماهنگیک هبیتن تناف رول عشیرت و دیسان یاسای و جهت پیوندیدار دا بوهنده اف ایش و آزار جن افروکت بد ناوا جواک ما کردی دا ام بیشین بین چهار سر کرن و او طلاق و او هر آریشک هبیتن تناف برای جنیو ظلامی تا شوازه که ام بیشین نرم شوازه که بیان و حجه کرنه بیتا چهار سر کرن نمروین تندراو بند بابتی دا. بله زور سپاس تانکم سپاس بۆ تەواوی میوانەکانم لە دهۆک لە سلێمانی لێرە لە ستۆدیۆی ناوەند ماندوو نەبن دەستان خۆش بێ بەڵێ ئەزیزان ئەمە کۆتا ئەڵلقەی بەرنامەی کابینەی نۆیەم بوو بەڵام بە هەمان شێواز بە هەمان ستراتیژ لە پاسی یادگار لە چوارشەممەوە ئێمە لە خزمەتی ئێوە ئەبین بەو هیوایی کە دۆخی ژنان لە هەرێمی کوردستان پرسی ژنان لە هەرێمی کوردستان و تەواوی ئەو پرسانەی ئێمە لە بەرنامەی کابینەی نوێم هەر لە پەروەردە لە خوێندنی باڵا لە کارەبا لە تەندروستی لە گەشت و گوزار لە ژینگە لە وەرزش لە هوەر لە زۆر بابەتی دیکەشلامان لێ کردەوە هەمووی بە هەند وەربگیرێت و هاوڵاتیان متمانەیەکی نوێیان بەبەردا بچێت سەبارەت بە ڕۆڵی حکوومەت لە کایە جیاوازەکاندا ڕێزی یادگار فایق و تەواوی هاوکارانم قبول بکەن کە من لێرە دەرئەکەوم ئەوان ئێجگارماندون زۆر ئەرکیان کێشا بەم بەرنمەیەوە بۆی بە باشتری شێوە ئێمە لە خزمەتی ئەوە بین بە ناوی ئێوەشەوە زۆر سوپاسیانەکەم تا بەرنمەیەکی دیکەی پاسی یادگار لە ڕۆژی چوارشەممە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خواتان.